بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عەزیز سڵاوتان لێبێ لە هەر کوێیەک ئەمان بین و گوێتان لێمانە ئومێ دەکەین تەندروست باش و سەلامەت بن. ئەمڕۆژ دەرفەت هەیە سپاس بەخوا لە خزمەتان نابین بۆ پێشکەشکردنی کۆمەڵێک بابەتی جیاواز لە پرۆگرامی پەیامی ڕۆژ بە هاوکاری هاوکارانم لە پەیامەوە. ئەو بابەتانەش دەمانەوێت ئەمڕۆ قسەیان لەسەر بکەین یەکێک لەو بابەتانی کە زۆر گرینگە ئەوەی چارەنووسی خوێندنی کوردیە لە کەرکووک و هەروەها ئەو بڕیارانەی دوا بە دوایەوەی کەوا خوێندنی کوردی لە کەرکووک سەردانی وەزیری پەروەردەی حکوومەتی ناوەندی یاخود حکوومەتی فیدراڵیان کردووە. ئەو دەرەنجامانەی بەدەستیان هێناوە و هەروەها چارەنووسی خوێندنی کوردی لە کەرکووک بە شێوازێکی گشتی. یەکێکی تریش لەو بابەتانەی دەمانەوێت قسەی لەسەر بکەین کردنەوەی بازاڕ و هەروەها پێشانگاکانە کە لە شاری سلێمانی بران بازاڕێک کراوەتەوە. هاوکارمان دانیار لەوێەوە لەگەڵ لەناو بران بازاڕەکە لەگەڵ کۆمەڵێک میوان قسە و باز لەسەر کاریگەری و گرنگی کردنەوەی ئەم بازاڕانە دەکەن بۆ ئابووری هەرێمی کوردستان. هەوڵەدەین لە ڕێگەی تۆڕی پەیامبەرانیشمانە و کۆمەڵێک زانیاریتان بۆ بگازینەوە لە شار و شارەشەکانی هەرێمی کوردستان. دەستپێکیش دەچینە لای پێشبینیەکانی کەشوهەوا بۆ شار و شارەشەکە.
وڵایزان لە تەوەری یەکەمی بەرنامەکەمانە سەر چارەنووسی خوێندنی کوردی ئەم ساڵ لە کەرکوو دەکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا شێرزاد ڕەشید بەڕێوەبەری خوێندنی کوردی لە کەرکووک. مامۆستا ئەسڵای خوات لێبێ و بەیانیت باش ئەگەر لەوە دەست پێ بکەین سەردانیکردنی بەڕێستان وەروا وەفدی خوێندنی کوردی بۆ لای وەزیری پەروەردەی خوێندنی ناوەند یاخود عێراق بە چ مەبەستێک بوو هەروەها گەشتن بەچی؟ سلااو لە بەڕێستان سلااو لە بینەرانی کەناڵی پەیام. ئێمە دوای ئەوەی کە ئەم ساڵ بۆ ساڵی دووەم کۆرۆنا وجودی هەیە و بەپێی ئەوە سیستەمی دەوام لە نێو قوتابخانەکانی کەرکووک و خوێندنی کوردی و هەموو قوتابخانەکانی عێراقی فیدرال ڕێک دەخرێ و لە هەفتەیەکە یەک ڕۆژ داواممانەیە لە هەموو قوتابخانەکانی عێراق و کەرکووکیش واتە هەر پۆل و قۆناغ یەک ڕۆژ داوامەکە. لەبەر ئەوە وا پێویست دەکات کە وەزارەت هەڵسێ بە کورتکردنەوەی هەموو وانەکان و لە هەر فەسڵێک بەندێک یان دوو بەند یان بەشێک کەم دەکرێتەوە بۆ ئەوەی بەپێی ئەو وەختی کە دیاری کراوە بۆ دەوامی قوتابیان و خوێندکاران ئەو منهەجەش ئەو پرۆگرامەش تەواو بکرێت. ئێمەش چاوەڕوانین وەکو خوێندنی تورکمانی و عەرەبی وانەکانمان کەم بکرێتەوە، بەڵام ئەوان کە فەرمانی وزاریان دەرکرد تەنیا بۆ عەرەبی و تورکمانێکە بوو. ئێمەش دە خوێندنی کوردی پەیوەندیمان کرد بە پرۆگرامەکانی هەرێمی کوردستانەوە و پسپۆڕانی ئێمە منهەجەکەیان کورت کردەوە، پرۆگرامەکەیان کورت کردەوە و لە هەر بەندێک و لە هەر فەسڵێک بەندێک کەم کراوەتەوە و ڕادستی وەزارەتی پەروەردەی عێراقی فیدرالمان کرد. ئەوەی کە ڕوویدا ئەوان ڕازی نەبوون بۆ کورتکراوانە وتیان ئێوە منهەجەکانتان هەمان منهەجی هەرێمی کوردستانە بۆ لای ئەوان کەم نەکراوەتەوە لای ئێوە کەمی دەکەنەوە. ئێمەش لە وەڵام داوتمان ئێمە تەنیا کتێبەکان و کتێبی پرۆگراممان ئایدی هەرێمە ئایدی وزارەتی پەروەردەی هەرێمە، بەڵام تاقیکردنەوەکانمان لەگەڵ وزارەتی پەروەردەی عێراق و لەگەڵ ئێوەین. بۆیە ئەوان قەنەعەتیان بۆ بابەتە نەهێنابوو و ئەمریان پێ دەرنەکرد بوو و دواتر هەوڵ ئەدرا کە بڕیار درا لەسەرەوەی کە لە جێی خوێندنی کوردی زمانی کوردی خۆی بۆ ئەوان بۆ عەرەبی تورکمانەکە یەک دەرسێک کەم کراوەتەوە، ئەوان دەرسی ئاینیان کەمەوە کردبوو. ئێمەش پیانمان ڕاگەیاندبوو پارساڵ و ئەم ساڵیش کەوانی ئاین لا ئێمە بەتەنیا نییە وایەی عەرەبی و ئاین پێکەوەیە. ئەگەر تەرک دەکرێ ئەبێ هەردووکیان پێکەوە تەرک بن، نەک بەتەنیا ئاین تەرک بێ عەرەبیشی لەگەڵایە بێ تەرک بێ. ئەوانش لە وەڵام داوتیان مادەم وایە ئێمە زمانی کوردی تەرکەکەین. ئێمەش لە وەڵام داوتمان ئێمە خوێندنی کوردی ناکرێت زمانی کوردی تێدا نەبێ و تەرک بکرێت. بۆیە ئەم دوو کێشەیە هەبوو، یەک کورتکردنەوەی بابەتەکان، دوو دانانی زمانی کوردی لە جێ عەرەبی و ئاین. بۆیە وەزیری پەروەردە دکتۆر ئالان حەمەد سەعید پەیوەندی کردە وەزیری پەروەردەی عێراقەوە و کاتێکی بۆ دیاریکردین بۆ سەردانکردنی وەزارەتی پەروەردەی عێراق و من بە سەرپەرشتی وەفدێک و بە هاوڵی برای بەڕێزم لە بەرەبەرادی گشتی پرۆگرامەکان خۆی بەرەبەری گشتی پرۆگرامەکانە لە هەرێم مامۆستا حەسەن سەرتیب سەردانی لەگەڵ هەردوو بەرپرسی یەکەی سەرپەرشتیاری لە خوێندنی کوردی سەردانی بەغدامان کرد و لەگەڵ وەزیری پەروەردەی عێراق و بەرەبەری گشتی هەردوو پرۆگرامەکان و تاقیکردنەوەکان لە وەزارەتی پەروەردەی اتحادی کۆبووینەوە. هەر لە نێو کۆبوونەوەکەیە تاوتوێی کۆمەڵی بابەتمان کرد. وەزیری پەروەردەی عێراق دەستخۆشی لە یەکەم زۆر متەفاهم بوو، زۆر دەویست هاوکارمان بێ و لە نێو کۆبوونەوەکەشە پەیوەندی تەلەفۆنی ڕوویدا لە نێوان وەزیری پەروەردەی هەرێم و وەزیری پەروەردەی عێراق بۆ ئەوەی زیاتر پشتگیری بکە لە ئێمە لە داواکاریەکانی قوتابیان و خوێندکاری خوێندنی کوردی. لە کۆتایی کۆبوونەوەکە و لە کاتی عەفوان لە کاتی تەلەفۆنەکە وەزیری پەروەردەی عێراق دڵنیای وەزیری پەروەردەی هەرێمی کردەوە کە هەموو هەوڵێکەدا کە قوتابی و خوێندکاری کورد لە خوێندنی کوردی لە کەرکووک زەرمەند نەبێ، بۆ مەبەستەش ئەو بڕیارە ئەدا کە لە بەرژەوەندی قوتابی خوێندکار بێ. لە کۆتایی کۆبوونەوەکە بڕیاردرا بە پەسەندکردنی ئەو کورتکراوانە کە ئێمە نردومانە، بەڵام پێیان باش بوو کە بە نووسراوێکی تر ئێمە چۆن نردومانە بە نووسراوی بەشی خوێندنی کوردی نردومانە، ئەوان پێیان باش بوو بە نووسراوێکی بەڕێبەرایەتی گشتی پرۆگرامەکان لە وەزارەی پەروەردەی هەرێم بکرێت، چونکە وتیان کورتکردنەوە لە دەسەڵاتی وەزارەتە و وەزیری پەروەردەی ئێمەش ئامادەی نیشاندا کە بە نووسراوێکی ڕسمی ئاراستەیان دەکەم. بۆ بابەتی کوردی و عەرەبیەکەش بڕیاردرا بەلادانی یان تەرکردنی عەرەبی و ئاین بۆ ئەم ساڵی خوێندن بۆ پۆلی شەشی ئامادەی و تەنیا هێشتنەوەی
بابەتی زمانی کوردی لە شوێنیەوان چونکە خوێندنی کوردی ناکرێ بێ ئەوەی تۆ زمانی کوردی بخوێنی. ئەم دوو بڕیارە هەردووکی لە بەرژەوەندی قوتابی خوێندکاری ئێمە بوو. مژدەی خۆشییان پێدەم و لەوت لە ڕاوکێ ڕزگاریان بوو و دەستخۆشی لە وەزیری پەروەردەی هەرێمی کوردستانەکەم بۆ پاڵپشتی لە خوێندنی کوردی و چارەسەرکردنی هەر کێشێ بێتە بەردەمان و دەستخۆشی لە هاوکاری وەزیری پەروەردەی عێراق شەکەم کە هاوکار بوو لەگەڵمان و هەروە هەموو بەڕێبەرە گشتەکانی ناو وەزارەتی پەروەردەی اتحادی بە هیوای سەرکەوتن بۆ قوتابیان و خوێندکارانی ئێمە لە تاقیکردنەوەکانی کۆتایی ساڵی 2020-2021 و بەدەستهێنانی ئەنجامێکی باش لەو تاقیکردنەوەوانە. کەواتە مامۆستا شێرزاد دەتوانین بڵێن دەرەنجامی سەردانەکەی بەڕێستان دڵخۆشکەر بووە وەروە لێرەوە توانن دڵنیایی بە خوێندکارانی خوێندنی کوردی لە کەرکووک بدەن کەوا کێش و گرفتی هەم کوردکردنەوە و هەم تەرەکردنەکە چارەسەر کراوە. بەڵێ پێشتر دوو وەفد ئێمە ڕۆشت بوو بۆ مەبەستە نەگەشتبووینە ئەنجام ئەم وەفدەی کە ڕۆشتین ئەمجارە ئەنجامی دڵخۆشکەرمان هێناوەتەوە و بڕیاری کۆتاییمان لەسەر بابەتەکە هێناوە. کوردکراوەکان پەسەند دەکرێت و خوێندنی زمانی کوردی تەرک ناکرێ و لە ئیمتحانەکان دەرسی کوردی دەمێنێتەوە و ئەوش هەردوو داواکاری قوتابی خوێندکاری ئێمە بوو کە ئەمڕۆ دوێنێ وەزارەت بڕیاری لەسەر داو و ئینشاڵڵا لە هەفتەی داهاتوو بە فەرمانی وەزاری دێتە خوارەوە. زۆر باشە مامۆستا شێرزاد، ینی ئەم کێشە و گرفتانە کە خۆشبەختانە چارەسەر کراون بەڵام خوێندنی کوردی لە کەرکووک یعنی بۆچی دەرفەتتان نەقۆزیەوە کە مەسەلەن لەبەرەوەی پرۆگرامەکانتان لەگەڵ هەرێمی کوردستانە بەڵام کاتی تاقیکردنەوەکان لەگەڵ حکوومەتی ناوەندیە ئەم جۆرە ینی هەموو ساڵێک گرفت بۆیەوە دروست ناکات تووشی کێشەی با بڵێن لایانی زانستی یاخود کاتی تاقیکردنەوەکان نابن؟ ئاخرە زین چۆن پێش ماوەی یەک دوو ساڵێک ئێمە کاتێکە بەڕێز دکتۆر نەزمەدین پارێزگاری کەرکووک بوو هەوڵێکماندا لە بۆردێکەکەی لە وەزارەتی پەروەردە و وەزارەتی پەروەردەی لە ئەنجومەنی وەزیران ئەو بۆردە ئەندامی ئەو بۆردە وەزیری پەروەردەی هەرێم بوو، وەزیری خوێندنی باڵای هەرێم بوو. ئێمەشیان بان کرد نوێنەرانی خوێندنی کوردی لە وەزارەتی پەروەردەی اتحادی باس ئەوە کرا کە یەکلا بکرێتەوە چۆن پرۆگرامەکانمان ئاید وزارەتی پەروەردەی هەرێمە تاقیکردنەوەکان بڕاتە سەر پەروەردەی هەرێم. بەڵام لە کۆتاییە حکوومەتی عێراق وزارەی پەروەردە و وزارەی خوێندنی باڵا ڕێگر بوون مەبەستم لە عێراق و وتیانەگەرەوە ئەو تاقیکردنەوەوانە بەرنەوە سەر هەرێم. ئێمە چیتر تەڵەبە و خوێندکاری کورد لە زانکۆکانی کەرکووک و جنوبی عێراق قبوڵ ناکەین بۆیە ناشکرێ ئێمە قوتابی خوێندکاری ئێمە مەحروم بن لە زانکۆی کەرکووک و زانکۆکانی عێراق و خۆشتان نەزانن زانکۆکانی هەرێمی کوردستان تاقی ئیستیعابی واتە وەرگرتنی قوتابی محدودە ینی جێ ئەوە نابێتەوە تۆ ئەتمات کەیتە سەری و بڵێ خۆیان کێشەیانێ لە وەرگردن و لە قوبڵ و لە جێکردنەوەی قوتابی خوێندکاری خۆیان لە هەرێم ئێمەش ببینە ئاستەنگێک و ببینە قورسایەک بۆ سەریان بۆیە زۆر جاریش قوتابی خوێندکاری ئێمە داواکە لە ناو کەرکووکە بخوێنێ لە زانکۆیەک لە ناو کەرکووکە لە کۆلیژێ لە ناو کەرکووکە و شاری خۆیەتی و مافی خۆیەتی بۆیە ئەو کێشەیەوەکو خۆی مایەوە. ئێستا پرۆگرامەکان مەسەر بە هەرێمی کوردستانە هەرێمی کوردستان تەدەخل ناکە لە ئیمتحانات بە هیچ شێوەیە تەنیا ئێمە کتێبمان لە ئەوانێناوە وەزارەی پەروەردەی اتحادیش سەرپەرشتی تاقیکردنەوەکانەکە بەڵام کۆی جەناب دەڵێ لێرە و لەوێ ماوە بۆ ماوە کێشە سەر هەڵەدا بەڵێ خۆی وا باشترە پرۆگرامەکان و تاقیکردنەوەکان سەر بە یەک وەزارەت بێ و یەک وەزارەتی ئیشراف کاتە سەری بەڵام تر ئەمڕۆ ئەو کێشانەکە دێتە پێشەوە تەعاملی لەگەڵاکەین تاوەکو کەشێکی وا دێتە پێشەوە لەبار کە هەردوو وەزارەت دابنیشن و بڕیاری کۆتایی لەسەر ئەو چارەنووسی خوێندنی کوردی بدەن و ئەم بابەتی پرۆگرام و تاقیکردنەوەانە یەکلا بکرێتەوە کە لەسەر یەک وەزارەت بێن. زۆر باشە کەواتە ینی مامۆستا شێرزاد گەرچی ئەم دوو بڕیارەی کەوادراوە لە سەردانەکەتاندا زۆر مای دڵخۆشیە وەروە لێرەشەوە مژدەیەک بێ بۆ خوێندکارانی خوێندنی کوردی لە کەرکووک بەڵام ئیشرافی ینی ئەو پرسیارم بۆ دروست بوو گەرچی کەمێک لە بابەتەکەش لا دەدەین تاقیکردنەوەکانی خوێندنی کوردی لە کەرکووک واتە تەسیحکردنیان قبولکردنیان هەر حکوومەتی ناوەند یاخود وەزارەتی پەروەردەی ناوەند دەیکات واتە ئەوان نمرە دادنێن لەسەر دەفتەرەکان. بەڵێ ئێمە دڵخۆشین کە لە ڕێی کەناڵی پەیامەوە
مژدەی دڵخۆشی بدەن و قوتابی خوێندکاری ئێمە و تاکت بکەینەوە کە ئەو کێشەیە چارەسەر بووە و بە نسبەتی تاقیکردنەوەکانیش بەڵێ وزارەی پەروەردەی عێراق سەرپەرشتی دەکا و توێنووسی تاقیکردنەوەکانی وەزاری ئێمە دەڕوات بۆ کۆنتترۆل لە شاری بەغدا و تاقیکردنەوەکانش بۆ پۆلە ناکۆتاییەکان لەنێو قوتابخانەکانیان تەسیحەکرێ و لە کۆتاییە هەموو بڕوانامە و هەموو وەتایق و شەهادات و نمرە و پەسەندکردنی نمرە و پێدانی کۆد بە قوتابی خوێندکاری ئێمە بۆ وەرگرتن لە زانکۆکانی عێراق هەمووی وەزارەتی پەروەردەی عێراق سەرپەرشتی دەکات وەکو وتم تەنیا پرۆگرامەکانمان لە هەرێمی کوردستانەوەیە واتە بەس کتێبمان هێناوە چونکە وەختی خۆی وەزارەتی پەروەردەی عێراق ئامادە نەبوو کتێب بە زمانی کوردی بۆ ئێمە چاپکە ئەو کات ئێمە پەنامان بردە پەنای هەرێمی کوردستان و ئەو کتێبانەمان هێنا و بەڵام ئێستا هەموو تاقیکردنەوەکان و کاروباری قوتابیان و بڕوانامەکان سەر بە وەزارەتی پەروەردەی اتحادیە. کاتە مامۆستا شێرزاد ئێستاکە خوێندکارانی خوێندنی کوردی لە کەرکووک بە پێ ئەم دەرەنجامە ئێستاکە هیچ کێشۆگرفتێک نەماوە یان کێشۆگرفتی تر هەیە چارەسەر نەکرابێ وەک دیارە بە شێوازەکەی گشتی ینی نەک هەر خوێندنی کوردی لە کەرکووک بگرە خوێندەکانی تریش و لە هەرێمی کوردستانیش بەهۆی ڤایرۆسی کۆڤید 19ەوە خوێندن دواکەوتو یاخود ئەسڵان بەشێک لە خوێندنگاکان دەرگاکان نەکراوەتەوە ئۆنلاینە ئەو گرفتانە هەیە بەگشتی بە دیاریکراوی لە بەرەوەی بەڕێستان لە خوێندنی کوردی لە کەرکووک هەن ئێستا گرفتەکان چارەسەر بوون یاخود دیاریترین گرفت کەوا لە بەردەم خوێندکاران هەبێت یاخود ئەو بڕیارانەی کە حکوومەتی هەرێم بڕیارە لە مانگی سێ ئەگەر بێت و بارەدۆخی کۆڤید 19 کەمێک باشتر بێت دەرگاکان بکرێتەوە ئێوە پابندی ڕێنمایەکانی حکوومەتی ناوەندی دەبن یاخود حکوومەتی هەرێم لەکردنەوەی دەوام. نا لە کاتی کردنەوەی دەوام لە شاری کەرکووک خۆ لە هەرێمی کوردستان پێشتر بۆ پۆلی 12 ئامادەیی دەوامیان کردەوە ئێمە لە کەرکووک دەوامان نەکردەوە دواتر حکوومەتی هەرێم وزارەتی پەروەردەی قوتابخانەکانی داخست ئێمە قوتابخانەکانمان دانەخست بۆیە من خۆم ئەندامم لە ئەنجومەنی وەزارەتی پەروەردە کە هەموو بەڕێبەرە گشتیەکان و ڕاوێژکارانی وەزیر و خودی جەنابی وەزیر لە خۆوەگرێ لەو کۆبنەوەیشە هەموو جار تاکی دەکرێتەوە بڕیارش درراوە کە ئێمە پابەندی ڕێنمایەکانی شانی قەیرانەکان و خەلیە ئەزمەی عێراقی بین و تەعامل لەگەڵ داوامی وەزارەتی پەروەردەی ئیتحادیەکەین واتە دەوام هەبێ لە کوردستان یان قوتابخانە دابخرێ ئێمە پابەندی دەوامی لەگەڵ وزارەتی پەروەردەی عێراق ئێستا بۆ نمونە لە کوردستان لە حاڵی حاضر 12 ئامادەیی هەموو ڕۆژ دەوامەکەن بە ڕۆژی شەمەوە دەلای ئێمە 6 ئامادەیی ئەکا 12 ئامادەیی لایەوان یەک ڕۆژ دەوامەکە و لە هەفتەیەکە و تەواو بۆ ڕۆژانی داهات و ئەگەر وزارەتی پەروەردەی عێراق ڕێنمایی بدا بە وزارەتی پەروەردەی هەرێم قوتابخانە دابخا یان دەوام زیادکە دیسان ئێمە پابەندی تعلیماتی وزارەی پەروەردەی عێراق بین بۆ دەوام چونکە ئیمتیحاناتمان لەگەڵ وزارەتی پەروەردەی عێراقە بۆیە دەبێ دەوامیشمان پشوەکانمان ڕاگررتنی دەوام مرتبطین بە وزارەی پەروەردەی ئیتحادیەوە و چونکە خەلیە ئەزمە و وزارەی تەندروستی کە شاری کەرکووکشی لەخۆ کردووە لەلای ئەوانە بۆیە لە پێشووتریشە بەنسبەت پشوەکانەوە ئێمە پابەت بینە لەگەڵەوان ئێستاش بۆ دەوامکردن و بەهۆی بوونی کۆڤید 19ەوە هەرکە دەوام ڕابی گیریان دەوام بکرێتەوە پابەندین بۆ دەوام لەگەڵ وزارەی پەروەردەی اتحادی نەک وزارەی پەروەردەی هەرێم ئەوەش ڕەزامەندی وەزیری پەروەردەی هەرێمی لەسەرە خۆشی ئاگادارە. بەڵێ بەڵێ بەتاکی زۆر باشە. مامۆستا شێرزاد بابەتێکی تریشەیە هەر تایبەت بە خوێندنی کوردی لە کەرکووک ئەویش گواستنەوەی ڕاژەی مامۆستایان بوو بۆ سەر پەروەردەی ناوەند گەرچی ئەمە کێشۆگرفتێکی زۆری هەبوو بەڵام لە بەرەوەی خوێندنی کوردی حاڵەتی تایبەتی خۆی هەیە ناکرێت مامۆستایەک لە یەک قوتابخانەیە موچە وەربگرێ و مامۆستاکەی هاوڕێشی وەری نەگرێ و ئەم گرفتانە تۆزێک حاڵەتەکە تایبەتر لە کەرکووک پێم وا بێ وەفدێکیش هەر لەو بارەیەوە لە بەغدا بۆ قسەکردن لەسەر ئەو بابەتە هەبوو هیچ زانیارێکی تازە لەو بارەیەوە هەیە؟ من تا ئێستا دوو جار سەردانی وەزیری پەروەردەی اتحادیم کردووە ئەم جاریان سەرقاڵ بین بەوەی دەرکردنی بابەتەکان و گەڕانەوەی زمانی کوردی بۆ ناو تاقیکردنەوەکان بەس بە جاری پێشوو لە جەنابیانم پرسی
وتم شتێکی وا پێشکەشی ئەوە کراوە داواکاری پێشکەش کراوە کە ئەو مامۆستایانەمان بگەڕێنەوە سەر پەروەردەی اتحادی و میلاکی مرکز جەنابیان وتی ئەو نووسراوە گەشتۆتە دەستم و تەڵەبێک و داواکاریە کە کۆمەڵی مامۆستا لە ڕێ نووسنگەی سەرۆکی کۆمارش داویانە بەڵام من ئەو داواکاریە بە فەرمی لەلایەن نەبەشی خوێندنی کوردی و وەزارەتی پەروەردە بە من نەدراوە و من ئەو داواکاریم دراسە کردووە ئەمە وەزیری پەروەردەی عێراق وتی ئەو داواکاریم دراسە کردووە لەگەڵ وەزیری پەروەردەی عەفو وەزیری دارایی عێراق و توێتی ئێمە دیراسەیەکەین تا ئێستا وەڵامی نەداوەتەوە بۆیە من وەکو مامۆستا شێرزاد وەکو بەڕێوەبەری خوێندنی کوردی ئەگە پرسیارم لێ بکەی بابەتی ئەم گواستنەوەی چۆنە دەڵێم گواستنەوەی 8,000 مامۆستا بۆ سەر میلاکی مرکز زۆر ئەستەمە و پێویستی بە قەرارێک و بڕیارێکی سیاسی هەیە کە پەرلەمان تێدا بەشدار بێ سەرۆکایەتی کۆمار تێدا بەشدار بێ و سەرۆکی ئەنجومەنی وەزیرانش بڕیارێکی سەهل نییە و پێشترش لە کاتی پارێزگاری پێشوو دیسان فۆرممان دابش کرد و دیسان فایلەکانمان وەرگرت و دیسان ناوەکانمان پوخت کرد و درایە بەغدا و کاتە ئامادە نەبوو کە 8,000 مامۆستا فەرمانبەرەی ئێمە موچەکانیان بگەڕێنێتەوە سەر میلاکی مرکز بۆ ئەو بابەتە بە زەحمەتە بینم بەڵام هیچ کاتێکش ڕێگری ناکەین لە هەنگاوی هیچ ئەندام پەرلەمانێک یان هەر پیاوێکی سیاسی لە هەر پلۆپۆستێکا بێ هەر ڕێکخراوێک هەڵسێ بە ئەم بابەتە ئەم مەسەلەیە کە لە کۆتاییە لە بەرژەوندی مامۆستایانی ئێمە تەواو بێ قەیچێکە ڕێگری ناکەین هاوکار دەبین بەڵام وەکو بڕوا کارەکە زەحمەتە هەموو کاتێ چەند هەنگاوێکی خۆی بینی و ماوە تا ماوە ئەم مەسەلەی سەری هەڵداوە دواتر ڕاوەستا و خەوێنرا و کاری پێ نەکرا و کەسش باسی نەکردوێتەوە. مامۆستا شێرزاد یعنی ئەو پرسیارم بۆ دروست بوو بەڕێستان وەکو مامۆستایەکی بازمون و هاوکاتیش ئێستاکە وەکو بەڕێوەبەری خوێندنی کوردی لە کەرکووک یعنی ئەو پرسیارە بکرێت لە ئەگەری گواستنەوەی ڕاژەی مامۆستایانی خوێندنی کوردی لە کەرکووک بۆ سەر خوێندنی پەروەردەی ناوەند ئەبێتە هۆکاری لاوازموونی خوێندنی کوردی لە کەرکووک ئەبێتە هۆی لە دەستدانی سربەخۆی خوێندنی کوردی لە کەرکووک یاخود مامۆستایانی خوێندنی کوردی لە کەرکووک گە ڕاژەکەیان لە بەغدا بێت ئەوەی ئەدایە ئێستا ئەیکەن هەر بە هەمان شێوەتوانن بەردەوابن یاخود ڕەنگە بکەونە ژێر کۆمەڵێک ڕێنمایی و وەروەها قۆڕەخکردن مەبەستم لایەنە سیاسیەکەی یاخود ڕەنگە لایەنە پەروەردەیەکەی لە مەبابەتی خوێندنی کوردی گرفت دروسە بێت ئەو جۆرێک لە سربەخۆی لە دەست دەدرێت یاخود نەخێر هیچ نییە و تەنها گۆڕانکاریێکی ئیداریە. خۆی بۆ گەڕانەوەی میلاکی مامۆستایان ئێمە بەسەر میلاکی مرکز دوو جۆرە ڕایی هەیە یەکیان ئەوانە ئەگەردانی حکومە وەزارەتی پەروەردەی اتحادی ژیان و سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی عێراقش ڕازی بێ لەسەر وەرگرتنەوەی ئەو مامۆستایانە بەسەر میلاکی مرکز دیسان ڕێیەکی ترەیە کە ئامادە نییە بگەڕێتەوە سەر میلاکی مرکز ئەوان ژۆکاری خۆیانەیە ئەڵێن ئێمە هەر کاتێک کە موچەکەمان چووە سەر مرکز لە ژێڕی کێفی ئەوان دەبین هەر کاتێ نەقڵ کردێن بۆ هەر شوێنێک و بڕۆم بەبێ پابەندی ئەوە بم تعلیماتەکانی مرکز دەبێت جێبەجێکەم و مامۆستاشمانەیە نائڵێ بەڵێ من پێم باشە بگەڕێمە سەر میلاکی مرکز موچەکەم لەسی ڕۆژارێکە درێ ئیسفادە لە موچەکەمەکەم و کۆمەڵ امتیازاتی تایە ئەم بابەتە دانیم دووڕێیا هەیە ئێمەش لە کۆتایی ئەگەر هەر کاتێ وزارەتی پەروەردەی خۆمان داوامان لێ بکا بڵێ ڕێیتان چێ بۆ گواستنەوەتان بۆ سەر میلاکی مرکز یان ڕێیەکی وا لە ئەنجومەنی وەزیرانی عێراق بێتە پێشەوە و ئامادەی بنوێنێ بۆ ئەنجومەنی وەزیرانی هەرێم بڵێ بابێن و ئەوانە ئەمریکانیان کتابیان بۆ بکەن و ئێمە قبوڵیانەکەین دیسان و کاتەش بە زۆر نابێ مامۆستای ئێمە ڕاپێچکەن و بڵێن دێگشتان ڕۆن و سەر میلاکی بەغدا ئەو کاتش فۆرم تەوزیعکرێ فۆرم دابەشەکرێ و ڕێی مامۆستاکە پرسیارەکرێ ئایا ئامادەیە چونکە لە کۆتایی ئەمانە فەرمانبەر و مامۆستان ڕۆژێ لە ڕۆژان کە تەقدیمیان کردووە لەسەر میلاکی هەرێمی کوردستان تەقدیمیان کردووە تۆ ناتوانانی بە زۆر نقلەکەیتە سەر میلاکی مرکز و بڵێ تەواو بڕۆ ڕاژەکەت بەرە سەر میلاکی مرکز لە کۆتایە دەبێت پرسیاری پێ بکەی ڕێی پرسیارکەی ئەو کاتش کەمە فۆرممان دابەش کرد ئەو تێگەین لە ڕێی و خەڵکانی کە بەنیازن بڕۆن یان ئەوانەی کە پێیان باش نییە و ناڕۆن لە کۆتاییشە کە جەنابەت مەساڵەی ئاەت ئەگەرمانە بڕۆن کاریگەری دەبێت لەسەر خوێندنی کوردی نا کاریگەری نابێ بای ئەوەی کە مامۆستای ئێمە مستەفی دەبێ مامۆستای ئێمە موچە وەرەگرێ بەڵام لە کۆتاییشدا ئێستا ئەمڕۆ کە پەروەردەیەکەیە یان وەکو ئەدای مامۆستاکەی کاریگەری نابێ مامۆستای مرکزمانێ ئێستا مامۆستای هەرێمانێنێ قوتابخانەیەکی کوردی و خزمەت شەکەن بەس ئەگە بڵێ کیانی خوێندنی کوردی لاواز دەبێ بەڵێ ئێستا بەشی تورکمانی لە نێو بەڕێبەرایەتی گشتی پەروەردەی مرکزیە
نەذاتیە هەیە و نەژمێریاری هەیە و نەمیلاکاتی هەیە و نە وردبینی هەیە و نەهۆبەی هەیە و ئەوانە هەمووی عایدی مەرکەزە و ئەم بەشە سەرپەرشتی قوتابخانەکانەکە لە مەرکەزەوە ئەو چالاکیان ناکرێ و سەرپەرشتی دەکرێت بۆیە ئەگەر بەیانی خوێندنی کوردیش میلاکی بڕاتەوە سەربەغا ئەو پەروەردە مستەقلە کە ئێستا هەیە و کە میلاکاتی و خۆیەتی و دۆسیەکانی هەیە هۆبەی مەشق و ڕایەنانی هۆبەی چالاکی و نەری وەرزشی کۆگای هەیە ئەوانە لەدەست ئەدا ئیتر مەرکەز سەرپەرشتی خۆیەتەکان و ژمێریارەکان و ئەواناکە تەنیا ئەم بەشە بێتە شوێنی ئەوەی کە پێشنیار کە هەر مامۆستایە بۆکێ بگوازرێتەوە یان نەگوازرێتەوە بە یادداشت ئەیداتە مەرکەز و مەرکەز جێبەجێ کاوتەوە واتە دەسەڵاتەکان زۆر کە ببێتەوە پەروەردەکەش وەکو سربەخۆیی خۆی استقلالێتی و کیانی بەڵێ زۆر زەرمەند دەبێت بەڵێ زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا شێرزاد ڕەشید بەڕێوەبەری خوێندنی کوردی لە کەرکووک لە کەرکووکەوە ڕاستەوخۆ لەگەڵمان بوو سپاس بۆ ڕوونکردنەوە زانیاریەکانتان ماندوو نەبن بە ئومێدیەوەی کێشۆگرفتەکانی خوێندنی کوردی لە کەرکووک بە تەواوەتی چارەسەر بکرێ و سپاس بۆ دەرفەتەی بێمەدبەخشی بەڵێ بینەرانی عەزیز ناوڕێکمانەیە و دێنەوەلات تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام برنجی سروشتی شیمال لەسەر خواست و داوای زۆری هاوڵاتیانی خۆشەویست دوای گەڕان و هەوڵێکی زۆر لە باشترین کێڵگەکانی وڵاتی ئێران ئەم جارە برنجی سروشتی شیمال باشترین و خۆشترین برنجی دەنەکخڕی شەژمانگەی دەرەجەیەکی ئێرانی بۆ ئێوە هێناوەتە کوردستان ئەم برنجە دەنەکخڕا باشترین و بەتانترین برنجی گردەی کێڵگەکانی ئێرانە ئێمە کێڵگە بە کێڵگە گەڕاوین بۆ ئەوی باشترین برنجی سروشتی و بەتام و خۆش بۆ ئێوە بدۆزینەوە بە چاڵتوکی لە جوتیارەکانمان کڕی و خۆمان کڕەمان کردووە تاوەکو دڵنیا بینەوە لە پاکی و پوختی برنجەکەمان ئەم برنجە پڕ ڤیتامین و کانزای سروشتیە بەبێ مادەی کیمیایی و پارێزەرە لەگەڵ ئەم برنجە هیچ خەمی بەرزبوونەوەی شەکرە و کۆڵسترۆڵت نەبێت چونکە برنجێکی ئۆرگانیکە و پڕە لە مادە و کانزای سوود بەخش هەروەها ئەگەر تەنیا برنجی سروشتی شیمال بخۆی هیچ خەمت نەبێ قەڵەوت ناکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە بۆیە برنجێک خۆن لە سەرچاوەکەی دڵنیا بن کۆمپانیای ئیست میدلەند فود گەورەترین کۆمپانیای کوردیە لە هەموو شانشینی یەکگرتووی بەریتانیا کە ڕۆژانە چەندەها تۆن خۆراک و خواردنەوە بۆ مارکێت و کۆگەکانی بەریتانیا و بەشێک لە ئەوروپا دابین دەکات. ئیست میدلەند فود بۆتە جێگەی متمانەی ڕەوەندی کوردی سەرجەم بەرهەمەکانی لە 100% حەڵاڵ و بەپێی بنامەکانی ئیسلام و ڕێنماییە تەندروستی و یاساییەکان بەرهەمەکانی دەخاتە بازاڕ. ئیست میدلەند فود لە ماوەی 5 ساڵ کاردا بۆتە جێی متمانەی مارکێت و کۆگەکانی بەریتانیا و ناوبانگی بەرهەمە کوردیەکانی لە هەموو بەریتانیا بەرز کردوێتەوە و لە ئێستادا خاوەنی کارگەی شیرینی بەتام نانی تیری بەتام و ترشادی بەتامە. ئیست میدلەند فود خاوەنی 14 براندی خۆیەتی و 2200 بەرهەم لە زۆربەی وڵاتە پێشکەوتووەکانی جیهانەوە هاوردە دەکات. ئیست میدلەند فود بکە بە سەرچاوەی خۆراک و بەرهەمەکان و دڵنیا بە لە کواڵەتی و حەڵاڵی. ئۆفیسی سەرەکی ئیست میدلەند فود لە شاری نۆتینگهام. بە باشترین کواڵەتی دەستمان پێکرد و وەک هەمیشە باشترین بەرهەم پێشکەش دەکەین. کارگەی هەڵاڵە بە ئەزمموی 12 ساڵی ڕابردوو لە دروستکردنی بوتڵی غازی ماڵان کە ئێستا لە تەواوی کوردستاندا بوونی هەیە بەردەوامە لە خزمەتکردن و ئێستا هاوشێوەی کارەکەمان تەنکی غازی LPG بە هەموو قەبارەکانیەوە بە باشترین کواڵەتی و ستانداردی ئەوروپی لە ژێر چاودێری کواڵەتی کۆنترۆلی حکوومەتی هەرێم و کۆمپانیایەکی تایبەت بە چێککردنەوەی تانکەکان لە ڕووی کواڵەتی و دانانی ئەکسسواراتی ئیتاڵی بەردەوامە لە بەرهەمهێنان. ئێستا هاوڵاتیان و هاوردەکاران دەتوانن بێ دوودڵی تەمچی غازی هەڵاڵا بەکار بهێنن کە گرنتی 100% لەگەڵە بۆ ماوەی 10 ساڵ وەک هەمیشە لە هەرزانی نرخ و باشی کواڵەتیدا بێ ڕکابەرین. کۆمپانیای هەڵاڵا باشترین جۆر سەلامەتی هەمیشەیی. خۆشترین و باشترین جە بە ساڵ دەبژێرین سەرەتاش لە بەشداربووی دەستە چەپمانەوە دەست پێەکەین پرسیاری یەکەممان دەڵێت کام لەم تامی جوبسانە خۆشترینە سرکە مریشک ئیندۆمی پەنیر ئیندۆمی وەڵامەکە زۆر ڕاستە ئێستا دەچینە لای بەشداربووی
دڵنیاییەوە هەموویە. وەڵامەکەت زۆر ڕاستە. ئازیزان خۆشەویستان، بەشداربەکانمان خاڵەکانیان یەکسانن. کۆتا پرسیار ئاڕاستی هەردووکیان دەکەین. کامیان زووتر وەڵامیاندایە دەبێتە براوی پێشبڕکێکەکەمان. پرسیارەکەشمان دەڵێن هەموو ئەوانەی کە وتمان لە چ جبسێکدا هەیە. بۆسە ئەوانەی کە باسمان کرد بەس لە جبسی نینیایە. لە هیچ جبسێکی تران نەخواردووە؟ ئەوە تا لەناو جانتاکەشمان پێما. حەزەکەن خۆشتان تاقیکەنەوە دڵنیام هەڵبژاردنە ڕاستەکە جبسی نینی. بێگومان وەڵامەکەت زۆر ڕاستە. دڵنیە ئەو جبسەی وێنەی نییە. کەرتامێکی بێخۆشە بۆ من بۆ ئەو بۆ تۆشە. ئادەی پێم بڵێن چییە؟ نینیە هەر نینیە. جبسی نینی تامێکی لە یاد نەکراوە. ڕاستە هەستی دایک بوون زۆر جیاواز و چێژبەخشە. بەڵام بەرپرسیارەتێکی قورسیشە. ئەرچی دایک پاراستنی تەندروستی و گەشەکردنی منداڵەکەیەتی. باشترین خۆراک بۆ منداڵەکەی شیری دایکە. بەڵام لەبەر هەر هۆکارێک دایک نەتوانێت لە شیری خۆی بە منداڵەکەی بدات، باشترین جێگرەوە کۆنفیلاکە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. وەڵایزان دووبارە سڵاوتان لێبێت. لە تەوەری دووەمی بەرنامەکەمانە دەچینە لای هاوکارمان دانیار نورەدین لە پێشانگای براند بازار لە شاری سلێمانی لە هۆڵی کارگەیجگەرەی سلێمانی لەوێ میوانی دەبێت وەروەها بزانین دانیار لەگەڵ میوانەکانی چ قسە و باسێکمان بۆ دەکات. دانیار ئەگەر بێت لێمانە ئێمە دێنە لای تۆ و لێرەشەوە سڵاو لە میوانەکانت فەرموون. بەنای خۆی بەخشندە و میرەبان سڵاوتان لێ بێشوان سڵاو لە بینەرە ئازیزەکانی کەناڵی پەیام. ئەمڕۆ لە کارگەیجگەرەکەی سلێمانین کە تێیدا پرۆژەی براند بازار لێرەدا بەڕێوە دەچێت کە نزیکەی 80 کۆمپانیا تێدا بەشدارن کە لە کۆمەڵێک بەرهەمی جۆرا مایش دەکرێت لێرەدا لە جلوبەرگ و خۆراک و کەرەستەی بیناسازی و تەندروستی و چەندین بابەتی دیکە لێرە نمایش دەکرێت کە نزیکەی 80 کۆمپانیای براندی جیهانی و ناخۆی لەم بازارەدا بەشداری دەکەن. ئەمە سەبارەت بە بازارەکە لایەکی دیکەشەوە پرۆژەیەکی دیکە لەم بازارەدا خراوەتە ڕۆیش پرۆژەی هاوکاریکردن و کۆمەکردنی نەخۆشخانەی هیوایە کە لە ڕێگەی خوێنبەخشین و لە ڕێگەی کۆمەکی دیکەوە پێشکەش بە خستخانی هیوا دەکرێت. بۆ زیاتر باسکردن لە پرۆژەی براند بازارەکە میواندەکانتان پێدەستانی زۆر بەڕێز سەلام کەریم خاوەنکار کە خاوەنکاری کۆمپانیای سفرە و وەروە شاهۆ جەودەد ڕێخەری براند بازار لە ناو بازارەکەەوە بەڕێز ڕۆژان حەمید نوێنەری نەخۆشخانی هیوا. زۆر بەخێر بێن. سپاس بۆم دەرفەتە. کاک شاهۆ دەمەوێت سەرەتا بێمە لای بەڕێزت باز لە بیرۆکەی بازارەکەمان بۆ بکەی و ئەم پرۆژەیە چۆن بیرۆکەکەتان لەگەڵاڵە بووە چۆن دەستان بەم کارە کرد. مایکەکە تەنای خۆتەوە. سڵاوتان لێبێت. ئێمە پرۆژەی براند بازار وەکو کۆمپانیای شارپلاین بە قۆناغی دۆمی دانین بۆ هەندانی بەرهەمی ناخۆ. قۆناغی یەکەمان بریتی بوو لە فستیڤاڵی ژیان کە تیایدا سەرجەم بەرهەمە ناخۆیەکانمان نمایش کرد. دواتر ئەبێت پێویستی کرد کە ئێمە بیر لێ بکەینەوە کە بەرهەمی ناوخۆ چۆن بکرێت بە براند. ئێمە ناتوانین هەر لە قۆناغەیە بوەستین کە بەرهەمێک و هەنار بێت هەنگین بێت بەو شێوە ئاسایی و ساکارەی خۆی نمایش بکرێت. بۆ نەکرێت بە براندێک بۆ نەکرێت بە بابەتێک کە هەناردە بکرێت. ئەمانە خەونی شاعیرانە نیە و هەمووی ممکنە. پەیوەندیمان کرد بۆ شوێنانەوە کە براندیان هەیە کە ئەڵێن براند بە کلایانی کەمەوە ئەبێت لە 90 ئیشکردنی بابەتی مادەی خاوی پاکیجەکان پاکشکردنی دیزاینەکان هەموو لە ناخۆ کرابێت. خۆشحاڵانە پشتیوا بوونی هەیە بەڵام ڕێژەکەی کەمە. بۆیە لە براند بازارە لە کۆی 80 شوێن کە بەشداریان کردووە لە 140 بەرهەمی ناخۆیە. پێدوانیم ڕێژەیە کەم بێت لە ئاست بەرهەمی ناخۆیە لە 140. بێگومان ڕێژەکە کەمە بەڵام ئەوەی دڵخۆشکرد ئەوەی کە ئەو ڕێژەیە لە هیچ باشترە. ئەوەی کە زیاتر هانمان ئەدات هەر دوێنێ لە گەڵبەڕێزێکا باسم کرد ئەبینیت ئەم وڵاتانە هەر هەمووی بەرهەمی خۆی هەناردەی ئێرە ئەکات.
بەرهەمی تایە لە ڕۆژهەڵاتی ئاسیاوە گەشتۆتە هەرێمی کوردستانی عێراق. باشە ئەم پرۆسەیە بۆ پێچەوانە نەکرێتەوە. ئێمە لێرەوە بەرهەم بنێرین بۆ وڵاتان دوای ئەوەی کە پێداویستی ناخۆ پڕ کرایەوە بە هەناردی دەرەوەشی بکەین. شتەکان ممکنن پێک هاتەکان هەمووی وجودی هەیە، بەڵام پلاندانانی و بەرهێنانی دروستی بۆ بکرێت شتەکە ئەکرێت. ئەمەش بێگومان لێرە ڕۆڵی حکومەت هەیە کە ئاسانکاری بکات و پشگیری کەرتی بەرهەمی ناخۆ بکات. زۆر باشە کاک شاهۆ لێرە یەکێتی هەناردوو هاوردەکارانی سلێمانی هاوکارتان بوون هاوکارەکانیان چۆن بوون کە خزمەت بەم جۆرە بازاڕانە بکات. لێرە وجێ خۆیەتی من زۆر دەستخۆشی لە بەڕێز شێخ مستەفا شێخ عەبدوڕەحمان کەم سەرۆکیەکێتی هاوردە و ناردنکارانی کوردستان کە هەر لە سەرەتاوە پاڵپشتی تەواوەتی خۆی بۆ ئێمە دەربڕێت بێگومان ئەڵێن پاڵپشتی معنەوی و ئاسانکاری لە پەیوەندیەکان و هەچ گرفت و ئاستەنگێک کە هاتبێتە پێشمان بەڕێزیان زۆر هاوکارمان بوون. بەڵێت بەجددی ئەوانیش زۆر تەرکیز ئەکەنە سەر بەرهەمی ناوخۆ و پێیان خۆشە و ئاسانکاری بۆ هەموو کەسێک ئەکەن کە بێوێت بەرهەمی ناوخۆ چه لە ناستی ناوخۆیەوە بەرهێنان بکات چه هەناردە دەرەوە بکات. زۆر باشە کاک سەلامی مەلای بەڕێزە گرمایکەکە وەربگریت. ئەم جۆرە پرۆژانە تا چەند کار لەسەرەوە دەکات کە کۆمپانیاکان ئەوانەی کە خاوەنکارن زیاتر بەرهەمەکانیان بناسرێت بە هاوڵاتیان. زۆر سپاس بۆم دەرفەتە ئێمە لە کۆمپانیای سەفرە بەشداری هەموو چالاکیەکەین ئەوانەی کە بازرگانین ئەوانش کە نابازرگانین و ئەمەی کە لێرە بینیمان بەڕاستی هەوڵێکی زۆر جوان بوو هەوڵێکی زۆر جوان بوو بۆیە ئێمە توانیمان بە گەرم و گوڕی و بە تینێکی زیاترەوە بەشداری بکەین وەگەر تێبینیشکەی لە ڕۆژەکە ئێمە بەشێکی زۆری چالاکیەکانمان چونە ئەو بارەی کە ئاسانکاریە بۆ کڕیار هەم لە ڕووی نرخەوە هەم لە ڕووی دەستخستنەوە. ئێمە دەستخۆشی لە ڕێخەرانی پێشنگاکە ئەەکەین و لای خۆشمانەوە تا دوا ڕۆژ هەوڵی ئەوەمان ئەدەین کە زیاتر ڕۆژان داشکاندنەکان زیاتر بکەین دیاریەکان زیاتر بکەین تێستکردن و تامکردنەکان زیاترکەن جگە لەو چالاکیانەی کە لێرە پێویستەکان لە هاوکاریکردنی نەخۆشخانەی هیوایان هەر پرۆژەیەکی تری خێرخوازی کە لێرە بێ ئێمە بە سنگێکی فراوانەوە پێشوازی لەکەین و هاوکاری تەواویەکەی. وتان بەدی کردووە کە هاوڵاتیان زیاتر بەرهەمەکانی ئێوە دەناسێن لەم پرۆژەیەدا؟ خۆی دوو ئامانجی سەرەکی هەبوو لە بەشداریکردنی کۆمپانیای سەفرە. ئێمە لە کۆمپانیای سەفرە لەبەرەوەی زیاتر جەخت لەسەر کوالیتیەکەینەوە لەبەرەوەی ئێمە لە هەر شوێنێک پێشاندان هەبێ لە هەر شوێنێک تێست هەبێ ئێمە لە کوالیتی بەرهەمەکانی خۆمان دڵنیان ئامادەین بەوەی کە تێستکەن لەبەرەوە ئێستا لە تەنیشتی برنجی سەفرەکە بڕاندی سەرەکی ئەمەیە سێ ستاندی تێستمانداناوە ینی پێشەوە برنجەکە بکڕێتوانین تێستی بکەی بۆی تەواو لە کوالیتیەکەی دڵنابیتەوە بۆ دۆشاوی سەفرەمان دروست کەوش براندی دووەممانە ئەویشمان بەشلە لەگەڵی دروست کردووە و ئەو برنجەش کە لێرە ئیکڕیت لە ڕووی نرخەوە کە زۆر تقریبان تا ڕێژەی 125 داشکاندن لەسەر نرخەکە هێچگەلەوە دیاریکشی لەگەڵە ئەمە وای کردووە دوو ئاسانکاری بێ یەکەم ئەو بەرهەمی کە ئیکڕی تەواو دڵنیابی لە کۆلەتەکەی دووش لە ڕووی نرخەوە گە 125 لە کۆی بازارکردنەکەت بگەڕێتەوە پێم وایە هاوکاریەکی زۆر باشە بە تایبەتی لەم کاتانە کە درامەتی هاوڵاتی لە ئاستێکی زۆر نزمایە. زۆر بە شاک سەلام دێمە لای ڕۆژانخانە گەرمایکەکەمە زۆر سپاس. ڕۆژانخان ئێوە چۆن لێرە لەم پرۆژەیەدا بەشداری کردووەکو و بەڕێستان نوێنەری نەخۆشخانەی هیوا کۆمەکیەکانتان چۆن کۆ دەکەنەوە و دەیگەێنە نەخۆشخانەی هیوا؟ سەرەتا سڵاوتان لەبێت ئێمە وەکو نەخۆشخانەی هیوا بەشداریمان لەم پرۆژەیە کردەوە بۆ ئەوی زیاتر هاوکاری نەخۆشخانەی هیوا بکرێت بە چەند چالاکیەک بەشداریمان کردووە یەکێک لەوانە بەخشینی قردێلەیەکە بۆ ئەو کەسانی کە یەن سەردانمان ئەکەن و هەر کەسا سنووقێکمان هەیە بە دڵی خۆی ئەتوانێت بە ئارەزوی خۆی لە ڕێی بەخشینێکی کەمەوە بتوانێت یارمەتێکی زۆری نەخۆشخانەی هیوا بات. یەکێ لە چالاکیەکانی ترمان گرتنی ڤایتال ساینە. ڤایتال ساین واتە زەخت و شەفرە لەیانی دڵ کێش و باڵا بۆ ئەو کەسانی کە یەن سەردانمان ئەکەن ئەمەش هەر ئەو کەسەیەت ئەتوانێت هاوکاری نەخۆشان بکات. بەشێکی ترمان هەیە هەر لەم پرۆژەیە وەرگرتنی سامپڵێکی پشووکی خوێنە لە هەر بەڕێزێک بە ئارەزومەندی خۆی وەرگرتنی ئەم بەشە بچووکەی خوێن بۆ ئەوی بتوانین پلازما جیاکەینەوە و بە هاوکاریەکی کەمی ئەم کەسا بتوانین پلازما بۆ نەخۆشخانەی هیوادا بینکەین. بەشێکی تریشمان هەیە دانانی ئەو ڕسمانەیە کە مناڵەکانی نەخۆشخانەی هیوا کێشاویانە
کە بەدەستی خۆیان کێشراوە بۆیان تۆ ئەتوانی لێرەیە هەم ڕسمەکە بەدەست بهێنیت هەم لە ڕێگەی ئەوەوە هاوکارێکی گەورەی مناڵانی نەخۆشخانەی هیوا بکەیت جگەلەوە سندوقێکی هاوکاریتاندانەوە کە خەڵک بێ پارەی بەڵێ ئێمە ئەم چالاکیانەی وتمان سنووقێکمانداناوە هەر کەسە ئارەزومەندە شوێنێکی بۆ ئەکاتە سنووقەکەەوە ئەم سنووقا بە لیژنەیەکی هاوبەش لە خەسخانەی هیوا سەفەکرێ بۆ نەخۆشخانەی هیوا و نەخۆشانی شێرپەنجەم زۆر باشە کاکشاویان دێمە لای بەڕێزە ماکەکە وەرگری لەم دۆخە دارایی ئێستادا لەم قەیرانی دارایەدا تا چەند کارتان لەسەرەوە کردو کە نرخی شمەکەکان جێگیر بێت یا خودلانی کەم هەرزانتر بێت لە مارکێت و لەوەی کە لە بازارەوە هەیە بێگومان هەموو بەشدار بێت کە ئارەزومەند بۆ لەگەڵ ئێمە بەشدار بێت لەم بران بازارەیە نەکوەکو مەرج بیسەپێنین بەسەرە بەڵام داواکاری لێکراوە کە کاڵاکانی بە ڕێژەیەشی گونجاو دابشکێنێت سوپاس بۆ بەڕێزانەی کە داشکانێکی زۆریان کردووە بەڕێزانێکی تر کەمتر داشکانیان کردو بەڵام داشکاندن هەربوونی هەیە کەم تا زۆر داشکاندن هەیە و کەسانێکیش هەن بەڕاستی سەرەتای خۆناساندنیانە ناتوانن زۆ داشکاندن بکەن بەڵام ئەوەیە کە کەمترین قازانجیان خستۆتە سەر زۆر باش کاک شاوەگەر باز لە کۆی گشتی بەرهەمەکان لە چی پێک دێن لەم بازارەدا ئەتوانین بڵین سەرجەم پێداویستیەکانی ناوماڵ لێرەدا بەردەستە هەمووی بەردەستە بەڵێ کاک سەلامیان لێمە وڵای بەڕێزە پێشتریش باسی کرد ئێوە وەکو کۆمپانیەکەتان داشکاندنتان کردووە کۆمەڵێک دیاریتان پێشکەش کردووە ئەگە سەرنجتان نابێت کاتێکە مشتریەکان دێن تەلاتان هەستان کردو ئەم داشکاندنە کاریگەری خۆی هەبووە زیاتر شتمەکەکانتان فرۆشراوە ناتانوێت دوجار یان دواتر لە داهاتوودا زیاتر کا لەسەر ئەمە بکەن کە نرخی شتمەکان کەمێک داشکاندی بۆ بکرێت بێگومان ئێمە دوو مەرجی سەرەکیمان داناوە لە بواری کاری خۆمانە یەکەم کوالێتی دوو نرخەکەی گونجاو بێت لەگەڵ بازاڕە لەگەڵ داهات و دەرامەتی هاوڵاتیانە ئێمە لە دەرەوە بە توانیمانە ئەو بازاڕە بەشێکی زۆری کۆنتترۆلکەن لە ڕێگەی دابشکاریەکی زۆ فراوانەوە کە توان لە مەسەر ئاسی عراق گەوترین کۆمپانیای دابشکارین کە توانین بگەینە دووترین شوێنەکان بەڵام بەشداریکردمان لە پێشنگەکانە زیاتر وەکو پێم وتی چالاکیێکی نابازرگانیە هەنی ئەگەر ئێمە نەک بڵێم داشکاندنمان کرد لە قازانجەکە ئەگەر بێت و لە هەندێک لە بەرهەمەکانمان لە خواری نرخی تەواوبووی خۆشیەوە کە نرخی مایی پێڵن ئەفرۆشین هیچ ئامانجێکی وامان نییە کە بە شێوەیەکی بازرگانی ئێرە بەکاربێنین وەکو کۆمپانیایەکی گەورەین لە بواری خۆمانە زیاتر وەکو چالاکیێکی کۆمەڵایەتی چالاکیێکی ڕۆشنبیری چالاکیێکی نابازرگانی ئەیبینین وەکو بەشداریەک لەو چالاکیانەی کە لە دەرەوەی بازرگانی ئەنجامەدرێن چ لە پێشەگاکان بێ ئێمە هەر بۆ نمونە لە سەردەمی کۆرۆنا توانیمان خواردن بۆ هەموو خستەخانەکان دابین بکەین و هاوکاریەکی زۆری بە زیاتر لە 3000 سەبەتەی خۆراکی کاری خێرخوازیمان ئەنجام داوە ئەمە بەلای ئێمە هیچ ئامانجێکی بازرگانی نییە ئەو نرخەشی کە لە سەردانراوە ئەگەر نەبێتە هۆی تێکدانی بازار لە ئەو شوێنکاروی ئەو ناونیشانانەی کە بەرهەمەکانی ئێمە ساخکەنەوە زۆر ئاسایی بوو بەلامانەوە زیاتریش داشکاندن بکەین بەڵام بۆی دوو نرخیان زۆر جیاوازیەک لە نێوان نرخی ئێمە و مارکێتەکانە کە بەرهەمەکانی ئێمە ساخەنەوە دروست نەبێ دوجار کێشە بۆ خەڵکێکی تر دروست نەکەین توانیمانە لە بۆ ڕۆژەی 125 بە دڵنیاییەوە کە ئێمە ئەو ڕێژەی قازانجی ئێمە نییە لەسەر بەرهەم ئەمە لەوەچە لە خواری مای خۆشیەوە بە 110 بۆ 112 لە خواری نرخی خۆیەوە بەرهەمەکانە فرۆشین جگە لەو دیارە زۆرەی کە لێرە ئەبەخشرێتەوە یانی هیچ سەبەتەیەک لێرە بەبێ دیاری نەڕۆشتوەتە دەرەوە ڕۆژانە ئەگەر 1000 سەبەتە لێرە بفرۆشرێت دڵنیا بە 1000 دۆشا و بە 1000 بەرهەمیتر هەدی لەگەڵ دانراوە جگە لە 12 خەڵاتی گەورە کە لە دوا ڕۆژە بڵاوەکرێتەوە بۆ ئەو کەسان دەرچێت کە لێرە بازاڕیان کردووە و ئێمە ئەومان بەلاوە گرنگ بووە کە پێشنگاکە ڕوویەکی جوانتر ڕوویەکی گەشتر و چالاکیەکیش بە هەم بۆ سلێمانیش ئەمە بەڕاستی بۆ پرۆژانەی کە خزمەتی شارەکانەکەن لە هەر شارێکی کوردستان بێ پێمان خۆشە وەکو بەشێک لە چالاکیەکانی خۆمان بەشداریەکمان هەبێ لە جوانترکردن یان گەشترکردنی ڕووی شارەکەمان کە شاری سلێمانی زۆر بە شاک سەلام میوانێکی دیکەم ئێستا هاتەوی زۆر بەڕێز کاک عەبدولباسط عومەر ئەندامی کارگەڕی و نوێنەری یەکێتی هاوردە هونەردەکارانی سلێمانی پێم وابێت زۆر بەخێر بێت بەخێر بێت بەخێر بێن کاک عەبدولباسط دەمەوێت تێڕوانینی خۆت هەڵسەنگاندنت چیە بۆم جۆرە پرۆژانە لە شاری سلێمانیدا بەڕێوە دەچێت بەڵێ
ئەم بازاڕە کەوا لە سنتەری شارە پێکێنراوە بە ناوی براند بازار. براند بازار براند واتاکەی لەوە هاتووە، یعنی مەوادی مارکە و کوالتی. بە هاوکاری ئەم بازاڕێژ بە هاوکاری یەکێتی هاوردە و ناردنکاران لەلایەن کۆمپانیای شارپ لاینەوە هەوڵێکی زۆر دراوە کە ئەم بازاڕە دروست کرێ و هەموو کۆمپانیەکان تەشجیعکرێن کەوا بەشداری بکەن لەم بازاڕەدا. و ئەم بازاڕەش لە 100 تا ئەتوانین بڵێن 75 بەرسەرەوەی بەرهەمی خۆماڵیە. بەرهەمە خۆماڵیەکانی خۆشمان بەڕاستی بەرهەمێکی یعنی مەرغوب بن لە بازارڕا و خەڵکیش لەبەرەوەی تەبیعی و کوالیتیە نیەکە. و باقیەکەی تریشی لە 125ەکەی ئەوە بەرهەمە کوالیتیەکانی وڵاتانی دەرەوەیە. و اینجا ئەم بازاڕە یان با بڵێن ئەم پێشانگایە پێکاتوە لە 8 کۆمپانیا و بەڕاستی ئێمە زۆر مەمنونی کۆمپانیای شارپ لاینین کەوا هەڵساوە بەم ئیش و کارە. و لاینێکی تری ئەم پێشانگایش کەوا یعنی خاصەتێکی تایبەتی هەیە. ئەم پێشانگایە لە سنتەری شارایە، وەک لە سنتەری شارایە هەموو هاوڵاتیەک سارەی هەبێ نەبێ هەر وەک بێنە بازارش بۆ سەیرانێکیش بێ دێن سەیری کاڵەکانەکەن و تعاروفەکەن. پێشانگاکانی تر هەند لەبەرەوەی هەنێ جار دوورە خەڵکەکە تۆزێک ناڕەحەتیە بۆ گەیشتن بوێ. بەس ئەمە خاصێتێکی تایبەتی هاوکاریکردنی ئێوە هاوکاریکردنی لایەنە پەیوەندیدارەکان تا چەند خزمەت بە کاسبکاران دەکات، تا چەند خزمەت بە خاوەنکارەکان دەکات لەم جۆرە بازاڕانەدا؟ وەڵا بەنسبەت ئێمە وەک یەکێتی هاوردە و نارگنکاران ئێمە هەموو کاتێ هەوڵی ئەوەمان داوە کەوا بازار و پێشانگای لەم جۆرە و لەم بابەتە دروست بکرێ و هەرچی کێشەیەک بوو بێ لە بین کۆمپانیاکان و ڕێکخەری ئەم بازاڕەنەدا ئێمە چارەسەرمان بۆ دۆزیوەتەوە و بەشایەتی هەموو کۆمپانیاکان و ئەو کەسایانەیش کەوا هەڵەسەن بە بازاڕە ئەزانن کەوا ئێمە چۆن دەورێکمانێ هەم لە دەرەوەی وڵات هەم لە ناوەوەی وڵاتیش و ئێمە بەبێ یعنی مقابل یعنی بەبێ ئەوەی بەس هەر خۆمان وەک یەکێتێکە ئیش و کارمان ئەوەیە کەوا چارەسەری کێشەی کۆمپانیەکان بکەین لە هەمان کاتیشە هاوکاری هاوڵاتیان بکەین بۆی ئەم کۆمپانیانە یعنی داشکاندنی باش بکەن بۆ هاوڵاتەکان و بە تایبەتی لەم کاتەدا کەوا باری ئابووری ناڕەحەتێکی زۆری دروست کردووە و ئەم کۆمپانیانش ڕێکخەری ئەم بازاڕێش هینی کردووە بە کۆمپانیەکان یعنی داشکاندنێکی زۆری بۆ کۆمپانیەکان کردو بۆی کۆمپانیەکانیش داشکاندن بۆ هاوڵاتی بکەن و ئێمە داواکارین کەوا حکوومەتی هەرێم زیاتر هاوکاری ئەم بازاڕە نەبکە بۆ ئەوی ئێمەش بتوانین بازاری بۆ هاوڵاتیان خۆش بکەین. زۆر باش، زۆر سپاس عەبدولباست. دێمە لای ڕۆژانخان گرمایکەکەمان دەمێن. ڕۆژانخان ئەوەی کە بەدیتان کرد بێ لێرەدا هاوڵاتیان دەیانێت خزمەت بە خستخانی هیوا بکەن، دەیانوێت کە هاوکاریان پێشکەش بکەن، یانی ئەوەی کە بەدی دەکرێوەیە یاخود کردنەوەی ئەم بازاڕانە لە پارێزگای سلێمانە لە پارێزگەکانی دیکە ئێوە هەمیشە و بەردەوام ئەگەر لایەنێکتان یان شوێنێکتان بۆ دابین بکرێت ئەوە هاوکارەکان دەگاتە جێی خۆی؟ ئێمە وەکو خەسخانەی هیوان سنتەری شێرپەنجە ڕاستە لە ڕووی دەرمان و هیچ کێشەیەکمان نییە، لە ڕووی چارەسەرکردنی نەخۆش و کێشەمان نییە، بەڵام ئێمە لە ئێستا مشکلەی میلاکمان هەیە. ئەم مشکلەی میلاک و ژمارەیەکی زۆر خۆبەخشی تەیە خەسخانەی هیوا کە ئەمە بە زۆر بە دڵسۆزیەوە چارەسەر بۆ نەخۆش ئەکەن لەگەڵ ئەوەشە. بۆیە ئێمە لە ئێستای پێویستمان بەوەیە زیاتر و باشتر خزمەت بکەین، ئەمەش بەوەی کە سەرمایەدارانی کوردستان دەسەڵاتداران سەرباری ئەوەی کە حکوومەت دەعمی نەخۆشخانەی هیوا ئەکا، بەڵام پێویستمان بەوەیە کە
سرمایه‌داران دەسەڵاتداران بتوانن یارمەتی نەخۆشخانەی هیوا بن. ئێمە لە ئێستاە بڵین نەخۆشخانەی هیوا خزمەتێکی زۆر باش ئەکات. نەخۆشێکی زۆرمان هەیە کە ڕۆژانە نزیکی 200 نەخۆش چارەسەری کیمیایی وەرئەگرێت. ئەمە بە تەنها بە کەرتی حکومی بەڕێوە ناچێت. پێویستمان بەوە زیاترە کە دەسەڵاتداران هاوکاریمان بکەن. هاوڵاتیان لێرە لەم بازارەدا هاوکاریەوە دەکەن تێن بەدەم داواکارەکانتانەوە هاوڵاتیان بە ڕێژێکی بەرچاو بەڵێ هاوکاریمان ئەکەن. ئەویش بەکردنی بە ڕێی ئەو چالاکیانی کە هەمانە ئەتوانن بە ئارەزوی دڵی خۆیان هاوکاری نەخۆشانی شێرپەنجە بکەن. زۆر باش بە بڕێکی کەمیش بێت. زۆر باش کاکشاوە دەگەرم لای بەڕێزە لەم بازارەدا تا چەند ناوەکی بە خۆیەتی براند تا چەند گرنگیتان بە کوالەتی بەرهەمەکاندا ئەوی کە گرنگە زۆرێک لەیان هاوڵاتی و کوالەتیە بەڕاستی لە ڕابردوودا زۆرێک لە شمەگاتوتە ناو بازارۆکە کوالەتیەکەی ئەوە نەبوو ئێوە لێرەدا گرنگیتان بۆ بابەتەیەوە بێگومان کوالەتی هەر نەبێنەمێت کەمترین نسبەتی کوالەتی ئەبێت هەبێت لە بەرهەمەکاندا. ئازایەتی خاوەنکارەکەشە کە جوانترین کوالەتی پێشکەش بە کریارەکانی بکات لە هەمان کاتە هەماهنگی کراوە لەگەڵ لایەن حکوومیەکان وەکو مەرجە تەندروستیەکان کە ئەبێ جێبەجێ بکرێت لەم بازارەتانی هیچ ڕێگە نادین بە مەوادێک بەسەر چوو بێت یان بەکەڵک نێت. ڕۆژانە سوپاس بۆ ئەو کارمەندە بەڕێزانەی کوالتی کۆنتترۆل کە سەردانمان ئەەکەن دڵنیا ئابنەوە لەوەی کە کوالتی شتەکان لە ڕووی بەسەرچوونەوە لە ڕووی بەکەڵکاتنەوە بۆ بەکارهێنانی مرۆیی دروستە و لە جێگەی خۆیەتی. زۆر باشە بەدەم بەشداریکردنی زیاتری هاوڵاتیان بێتان لەو نەکردێتەوە کە کاتەکەی زیاتر بکەن پێم وایە تا حوتی ئەم مانگەی یاخودەر تا ئەو بەروارە بەردەوامی دەبێت. مەسەلەی کات بێگومان کردنەوەی بازارێکی ئەوە جەناب ئەیبینی هەموو شتێک ئامادەیە و بەردەستە بەڵام ئامادەکردنی و بڕێوەبردننی ئەرچێکی زۆرە بەتایبەتی یان لایەنە مرۆیەکەی ئێمە لەیەک بدەینەوە ئەمە وەکو کۆمپانیای خۆمان. دووەم ئەو کۆمپانیا بەڕێزانش کە بەشدار ئەبن کارمەندی خۆیان دابڕیوە بۆ ئەوەی کە بێت لێرە ئەرکەکانی کۆمپانیاکان بەڕێوە برێت. ئەوانش خۆیان بەرپرسیارەتیان هەیە ئیلتیزاماتیان هەیە ئەبێت مەسەلەی بەڕێوەبردننی کارەکانی خۆشیان ئەرکیشی قورسە بەسەریان بۆیە ماوەیەکی دەڕۆژ بە سەوری ئێمە گونجاوە بۆ ئەو بابەتە. زۆر باشە کاک سەلام ئەم جۆرە بازار و پێشانگا و فستیڤاڵانە پێت وایە دەبێتە هۆی ڕەخسانی هەلی کار بۆ گەنجان؟ بۆ کتێبینێک لەسەر قسەکانی کاکشاهۆ ئێمە جگەلەوەی کە کارمەندەکانی خۆمان هێناوە لێرە بۆی زیاتر وردەکاری نرخەکانیان کاڵاکان ئەزانن بۆ هەر پێم وایە بۆ هەر شوێنێکلانی کەم 3 کارمەندی تازە بەکار هاتووە. ئەگەر قساوی بکەیت ڕێژەیەکی باش لە کەسانی تازە لە دەرچوانی زانکۆ لەوانەی کە بێکارن ئەگەر بۆ ماوەی 10 ڕۆژیش بێ بە داهاتێکی تا ڕادەیە گونجاو داهاتێکیان دەست ئەکەوێت و زۆر کەسی کەشەیە سوودی بینیوە بۆ نە بواری چاپخانەکان هەندێک ئێستا لە بواری چاپە هەندێک شت ئەکرێ لە بابەتی ڕیکلامی هەندێک شت ئەکرێ بە شێوەیەکی گشتی کارێکی سوودمەندە کارێکی قازانجیە لە هەم لە ڕووی ڕۆشنبیری و کۆمەڵایەتیەوە ئێمە زۆربەی خاوەن کۆمپانیاکان لێرە یەکتریە بینینەوە وەکو چالاکی کۆمەڵایەتیە بینین وەکو چالاکیێکی ئابووریش کەکو پێم وتیت هەم ئەو کەسێک کە شتە ڕێز سوودە بینێ ئەو کەسێک کە ماڵێکی تازای هەیە هەلێکی باشی هەیە بۆ لێرە بیناسێنێ و ئەو کەسانش کە ئیشیان نییە بەرەبەر ئەتوانن لێرەوە لەگەڵ کۆنتاکتێکی وا دروست بێ لە بینی ئەو کەسێک کە لێرە بە شوێن ئیشە ئەگەڕێ کاتێکی باشە ئەو خاوەن کۆمپانیانە بە شێوەیەکی کۆ لێرە ئەبینێت ئەگەر کەسێک بەهرەیەکیە بێت یان بۆ نەجۆرێک لە خزمەت گوزاری هەبێ بۆ کەرتی گشتی بشێت یان بۆ کەرتی تایبەت بشێ لێرە زۆر بە ئاسانی توانێت بازاڕگەری بۆ خۆی بکە ئەگەر چی شوێنێکشی لێرە نەگرت بێ وەکو ئەو کەسانی کە لە بواری ڕیکلامە ئیشەکەن بەردەوام لێرە چالاکن چکە زۆربەی خاوەن کۆمپانیاکان لێرە زۆر بە ئاسانی ئەبینرێن و ئەو کەسانی خزمەت گوزاریان هەیە لە بواری ڕیکلاما بێ لە بواری سیستەما بێ لە بواری ڕاهێنانی کارمەندانە بێ من لێرە ئەبینم یعنی ئەوانی چالاکن مەرج نییە تەنها وەش تا کۆمپانیا سوودیان لێرە بینی بێ کە بەشدارن دەیان جۆر کەسی ترە بینم کە بۆ خۆیان فریلانس ئیشەکەن کارەکانیان ئەوەیە خزمەت گوزاری تایبەتیان هەیە لێرە ئەگەرێکێک بێ بریکاری وەربگرێت یان بێ بریکاری ببەخشێت یان چالاکیەکی تەواو بازرگانیە ئەگەر لە ڕۆ بازرگانێکەوە تەواو کۆمەڵایەتیە ئەگەر لە ڕووی کۆمەڵایەتەکە شۆلێکی بیتەوە ئێمە وەکو هەلێکی زۆر جوان بینیمان و دەستخۆشیان لێکەین کە وەکو ئەزمونێکی تازن لە بوارەکە ئەم کۆمپانیای شارەپلاین انشاءڵە لە ئەگەر کەم و کورتیەکیان تێبینیەکە بێت لە خولەکانی ترە
و پێشم وایە ئەمە ئەبێتە مۆدیلێکی تر لە بازارکردن کە هاوڵاتیان بەشێک لەو داهاتیان بۆ بگەڕێتەوە کاتێک لە دەڕۆژێکیان بۆ شێوەی هەفتان ینی بازارێکی هەفتانە بێ یان بازاری دوو ڕۆژ لە هەفتەیەکا بێ پێم وایە مۆدیلێکی هەیە لە هەموو دنیا هەیە لا ئێمەش ئەو لایەنە ڕەچاو ئەکرێ کە تۆ هەندێک لە کەلەستەکان ئەتوانی بە شێوەیەکی نرخێکی هەرزانتر دەستکەوێ و ئەو لایەنە شۆک و بۆم باسکردی ئێمە لە دەرەوەی بازرگانەکە زۆر خاڵی ئیجابی و خاڵی پۆزتیفی تیا بینین کە ئەوانەی بەشدارن چ وەکو کۆمپانیەکانی ئەوانش سەردان یەکەن دڵنیام کە وەکو ئەمە پێڵ وەکو یانەیەکی ئابووری کۆمەڵایەتی بینیم شوێن زۆر باش سەلام پامێرێکمان لە بازارەکەی دەچینە لای ڕامیان سڵای خوا لێبێت دەمەوێت زیاتر زانیاری لەسەر بازارەکەمان بوو دوازی تۆبزانین و بەرەمانە چین لە ناو بازارەکەدا پێشکەش بە کریاران دەکرێت پاری سلێمانی یەکێتی هاوردە و نادەکارانی کوردستان کردوانێتەوە دیارم پێشنگایە بە بەشداری نزیکەی 80 کۆمپانیا لە بوارە ناوخۆیەکان کە بەشێکیان کۆمپانیای نێوخۆین بەشێکیان کۆمپانی بیانین بەشداریان کردو بەرهەمەکانیان نمایش کردو کە بەشێکیان بەرهەمی خۆماڵی ئێستا ئەمە لە یەکێک لە ئەو کۆمپانیانین کە تایبەتە بە خواردەمەنی کە پێم وایە بە زیاتر برنج و کەلوپەلەکانی تریان هەیە سڵاو لێبێ دادەگیان ئەگەر یەکتان قسەمان بۆ بکەن ئەو بەرهەمانی کە هەتانە کامتان ئەتوانن قسە بکەن لەسەر بەرهەمەکانتان چیتان هەیە چەند داشکانتان کردووە لەو بەرهەمانی کە هاتان بە دوو جۆر بەشداریمان کردووە برنجی قەیوان و برنجی سەربەر موادی پاکەڕۆشمان هەیە و ئێمە لە ساڵ 15 داشکاندنمان بۆ موادەکانمان کردو لێرە لە ئێستاشە کە نرخی دۆلار زۆر بەرزە ئێمە بە نرخێکی زۆر کەمتر دامان ناوەتەوە ئەو داشکانانەی ئێوە تا چەند خەڵک لێ ڕازی بووە لە چەند ڕۆژەی ڕابردووە وەڵاهی باشە بەس خەڵک هەر تۆزێک ئەڵێ گرانە بەس خۆی تۆزێک باشە کەڵێ گرانە زیاتر ئێوە مەسەلەن بەرهەمی برنجە فرۆشن کە بەرهەمی برنجی قەیوانە مەسەلەن خەڵک تا چەندی ڕازی بەوانەی کە بردویانە ینی هەم لە ڕووی نرخە هەم لە ڕووی کوالیتیە تو چۆن دڵنیایەدەن کە کوالیتێکی باشی هەیە خۆ دەزانین لە بازار برنجێکی زۆر هەیە بەڵام ئێوە چۆن دڵنیایەدەن کە برنجەکەی ئێوە باشترین برنجی قەیوان ئەوەی تاقی کرد بێتەوە تا ئێستا باشترین برنجانی نەڵم ئەم برنجە خۆم ئەیفرۆشم بەس باشترین برنجە کوالیتی زۆر بەرزە لە برنجەکانی تر چونکە بە شێوەیەکی زۆر باش دروست ئەکرێت برنجەکەنی شاستی کەم و شەکری سفرە ئەم برنجە زۆر ئەوەی تاقی کردوتەوانێ هەر ئەمە ئابات ینی بڕۆ ناکەم ئەوەی مەگەر هەنێکی حەزیان بۆنداری هەیە لەگەڵ بێبوون هەنێکی حەزی لە بۆندارەکە نەبێ یەک جار بۆندارەکەی تاقی کرد بێتەوە ئەڵێ نایبم چووکە بۆ نییە بەس بێبوونەکەی تاقی نەکردێتەوە برنجەکە زۆر باشە زۆر سپاس ینی وەکو سەرەتا ئاماژەم پێ کرد نزیکەی 80 کۆمپانیا لێرە بەشداریان کردووە کە لە 175 ینی بەرهەمی نێوخۆییەوە ئەوەی تریش بەرهەمی دەرەکیە یەکێکی تر لەو بڵین شوێنانەی کە بەشداری کردو لە پێشنگاکەیە بڵین سیروان گروپە کە بە بەرهەمی کارەبایی بەشداریتان کردووە سڵاوتان لێبێت ئەوانی کە نەمایشتان کردووە زیاتر چین و لە ڕوون نرخەوە چۆنە تا چەند خەڵک لێتان ڕاستی بە لەم چەند ڕۆژەیە سەرەتا بەخێر بێن دیارە ئەوانەی کە ئێمە بەشداریمان تیا کردووە بە مەوادی ئینشایی مەوادی بیناسازی لە ئێڵتی و دڕێل و کۆسەرە و هەموو بابەتانی کە لە بیناکردنی بینایە پێویستن ئێمە بەشداریمان تیا کردووە سیروان گروپ خۆی ناوبانژی ئەوەیە کە بە هەرزانی ناسراوە زۆربەی خەڵک کە ئەڵێن سیروان گروپ دوکانە هەرزانەکە بەڵێ لە ڕاستیە ئێمە زۆربەی خەڵک نەک لێرە لە سیروان گروپیش لە نرخەکانمان ڕازین ئەوە ژێ خۆشحاڵی ئێمەیە کە خەڵک لە سیروان گروپ ڕازین لە ڕووی داشکانەوە ینی ئەو داشکانانەی کە ئێوە کردوتانە بە بەراورد لەگەڵ ئەو دوکانەی کە هەتانە لە دەرەوە چەنە لەم پێشنگا چەند داشکانتان لە ڕاستیە هیچ داشکانیان نەکراوە لە سیروان گروپ چونکە لە سیروان گروپ زۆربەی نرخەکان نرخی سابتن خۆشیان بە داشکانەوەن ینی لە سیروان گروپ نەمجاملە هەیە نەمعاملە لە ڕاست نرخی سابت و کەم نرخی سابت و کەم بیزەبت خۆش بێ زۆر سپاس بە هیوای سەرکەوتن بۆ ئێوە ینی یەکێکی تر لەوانەی کە بەشداریان کردووە پێم وابێ بە بەرهەمی چاو ئەوانەیە سڵاوتان لێبێت ئەم بەرهەمانی کە ئەتانەیەوە چییە لێرە ئەگەر باسی بکەن بۆمان یەکێکتان بەڵێ ئێمە چامان هەیە لە سریلانکاوێت لەژێر چاودێری قونسڵی سریلانکا و بەرهەمەکانمان ڕاستەخۆ لە سریلانکاوێت دوو جۆریشمان هەیە چامان هەیە ئەتیادی و چای زایفبوونیشمان هەیە
ینی چای احتیادی بۆ خواردن ئەم چانەی کە هەشە بۆ زەعیف بوون بەڵێ هەردوو جۆر چاکەمان هەیە باشە جاران چای سریلانکا زۆر بەناوبانگ بۆ خەڵک زۆرەی کڕی هەم لە ڕووی تاموبۆنەکەیەوە خەڵک زۆر پێی خۆش بوو هەمیش کوالیتیەکەی ئێستا شار هەمان بەرهەم و هەمان کوالیتیەکە جاران هەبووە بەڵێ بێگومان هەرچێک هاتۆ تاوکو ئێستا ینی بۆمان باس کرد بۆمان شەرح کردو بردوێتی بەدڵی بۆ و 100% دڵنیای ئەوە ئەین کە لە سریلانکاوێت چونکە لەشێ چاودێری قونسڵی سریلانکا خۆیەت بەڵێ چۆنە داشکانەکانتان کردوتانەیان هەر ئەتیادی چکە بەشێکیان چونکە لە پێشانگاکی وای بەشداریمان کرد بۆیە پێشانگاکی تایبەتە داشکانێکی تایبەتیشمان بۆ کردو بۆ بەرهەمەکانمان خۆش بێ بە هیوای سەرکەوتن بۆیەوە بزۆرن ئەوانەی کە ینی لە پێشنگاکەیە بەشداریان کردووەوە بەرهەمەکانیان نمایش کردووە زیاتر بەرهەمی وەکو ئاماژەم پێکرد بەرهەمی نێوخۆیی و بەرهەمی دەرەکیشی تایە لە 175 ئەو کەسانی کە لەو پێشنگایە بەشداریان کردووە بە بەرهەمی ناوخۆی بەشداریان کردووە لە 100 ینی 25 جوانی ترکەماونەتەوە بەرهەمی دەرەکین کە بەشداریان کردووە و بەرهەمەکانیان نمایش کردووە داشکانەکان ئەوانەی کە هەیە بڵین لە 100 بۆ لە 150 داشکان کراوە سڵاتانە بێت لە کۆمپانی سفرەکی ئەتوانە قسەمان بۆ بکات ینی سڵاتان لەبێ باشی دادەگەن زۆر سپاس وەکو کۆمپانی سەفرە بەشداریتان کردووە لەم پێشنگایە چۆنە بەرهەمەکانتان یان داشکانەکانتان چۆنە وەکو کۆمپانیای سەفرە بەشداریمان کردووە بە 24 بڕاندی لە بەنیات و وەکیلی 24 بڕاندی ئەوروپین و برنجی سەفرە و دۆشاوی سەفرەمان هەیە داشکاندنی سایە 25 مان کردو بۆ هەموو بەرهەمەکان و هاوکاری تەواوی خەسخانەی هیوە داشکاندن لە هەموو پەنیرەکانمان کردو بۆ خەڵک ئەیتر زیاتر ئەو بەرهەمانەی ئەمەژە پێکرد چەند بەرهەمیانی لەو پێشنگایە بەژاریتان پێکردووە ژمارەی بەرهەمەکان وەکیلی 24 بڕاندی ئەوروپین زیاتر لە 4 سایتمان هەیە ئەوەی کە لێرە هێناومانە بۆ عرض تقریبا 50 بەرهەمێکە بێ لە چکلێت و لە پەنیری پیتزا و لە پەنیری بەیانیان و لە شیری فرێشی مانیزانمان هەیە کە هیچ ماوەری حافزەیتیان نیە لە برنج و لە دۆشاو هەدیەی تایبەتمان هەیە بۆ ئەو بەڕێزانی کە هێن سەردانمانەکەن وەتیر و پشکمان هەیە زیاتر لە 25 خەڵاتمان داناوە لە ئەشەی کارەبایی بۆ بەڕێزانی کە سەردانمانەکەن و شتمان لێکردن ئێمە ئیشەڵڵا لە حوتی مانگە ئاخیر ڕۆژی پێشانگاکە پێشەکەین بەڵێ بەڵێ 25 خەڵاتی کارەبایی تەنها بۆ ئەو بەڕێزانی لە پێشانگا کەشتمان لێکردن خۆش بێ دەشتان ساک بێ زۆر سپاس بەڵێ ینی ئەوەی کە بینیتان بەشێک لەو پێشنگارە بوون بەشێک لەو ینی خاوەنکارانە من خاوەن پیشانە من کە لە پێشنگاکەیە بەشداریان کردبوو بە بەرهەمەکانیان نمایش کردووە و ماوەی 10 ڕۆژ لە شاری سلێمانی لە کارگەیشتگەری شاری سلێمانی پێشنگاکە بەردەوام دەبێت وە ئەو کۆمپانیانی کە بەشداریان کردووە داوا دەکەن هاوڵاتیان سەردانیان بکە چونکە داشکانێکی تایبەتیان کردو کو ئەمەژەم پێکرد لە 100 بۆ لە 150 داشکان لە پێشنگاکەدا کراوە بەڵێ زۆر سپاس ڕامیار بۆ زانیاریانە بەڵای زەندەگەرم و لای میوانەکانم کە دومیوانی دیکەی تازم بەشدارن لەم بەرنامەیەداوی زۆر بەڕێز یوسف حەسەن کە بەکاری هەنگاوانی بەشدارەکە گوێسە زۆر بەخێر بێت ئەگەر باسی پرۆژێکی خۆتمان بۆ بکەین بەڵێ زۆر سپاس بەناوی خۆی بەخشندە و میهرەبان بەخێراتنی ئێوەش دەکەین بۆ ئەم براند بازارە سوپاسی هەموو ئەو ستافە دەکەین کە ڕێخەری ئەم بازارڕە بوون و هەستاون بەکردنەوەی ئێمەش وەکو هەنگەوان بەشداریمان کردووە بۆ ئەوەی هاوڵاتیان ئەوانەی کە لێرە بەشداریمان کردووە لەم براند بازارە کەسی یەکەم هاوڵاتیە کە سوودمەند دەبێت لێ دابەزاننی نرخەکانمان بە نیوەی نرخ و هێندێکیان لە 125 هێندێکی بە 135 ئەو کاڵا و بەرهەمانیان هێناوە بۆ ئێرە بەشداریمان کردووە بۆ ئەوەی هاوڵاتیانی خۆمان سوودمەند بن لێ ئیسفادە بکەن لە هەم لە کاڵاکان کە ئەوەی خۆماڵیە و هی دەستی خۆمانە ئەوانەی کە لە دەرەوە شاتووە کەسانی شارەزا و بە کوالیتی کۆنتترۆڵە هێناویانە و بەشداریان کردووە زۆر سوپاسیان دەکەین هیوادارین ئەم بە بازارکردن و کردنەوەی بازارانە بەردەوام بێ بۆ ئەوەی کەسی یەکەم وەکو هاوڵاتیان خەڵکی خۆمان ئیسفادەی لێ بکە لەبەرەوەی کە ئێستا زولفەکە قەیرانی داراییە وەزع تەواو نییە ئێمە هەساوین بە بەشداریکردن لەم بازارڕە بۆ ئەوەی هاوڵاتیانمان سوودمەند بن بە دابەزاننی نرخەکانمان و ناسانی کاڵاکانیشمان بە هاوڵاتیانمان کە کاڵاکانمان کاڵای چاکن
دەرەجەیەکن شتی باشمان هێناوە وەکو خۆم کە من بەشداریم کردووە وەک ئەنگەوان هەنجوینی ئەسڵی لە ناوچەی شارباژێر گوندی شینکی سەر بە قەزای ماوەت کە من هێناومە بۆ ئێرە لە دەرەوە بە سعرێکە ینی ئەگەر چولۆی لە دەرەوە بە 800,000 من لێرە بە 45,000 دەمە هاوڵاتیان بۆ ئەوەی کە لە دەرەوە لەوانەیە نتوانێت بە 800,000 بیکڕێ بە نیوەی نرخ لێرە ئێمە بۆیان دابین دەکەین سوپاسان دەکەین. زۆر باشە دێمە لای کاک پشتیوان کاپشتیان زۆر بەخێر بێت. زۆر سپاس. ئێوە با چ کارێک پرۆژێک لێرە بەشدار بوون؟ سەرەتا بەنای خی گەورە و مهرەبان ئێمە وەکو وەکالەتی شەریکەی کۆمپانیای پێرادۆ بەشداریمان کردووە کە بەرهەمەکانمان لە دوو بوار خۆی دەبینێتەوە جوانکاری پیاوان و جوانکاری ئافرەتان. دیارم بڕاندا لێرە بەداخەوە وەکو پێویست نییە کە لێرەوە بەرهەمەکان کە جێبەجێ بکرێت و لە ناوخوا بەرهەم بێدرێت ئەم بەرهەمانە لە وڵاتی ئەڵمانیا و تورکیا و وڵاتە ئەوروپیەکانەوە هاوردە دەکرێتەوە یێنین بۆ ئێرە بە نرخێک کە هاوڵاتی بتوانن لە دەستی یەکەم وەری بگرێت و سوودمەند بێت بە نرخێکی زۆر گونجاوە هەرزان و بە شێوەیەکی گشتی نرخەکان ئەتوانین بڵێن کە لەگەڵ بازارە زۆر داشکانمان بۆ کردووە لە سا پەنجایتیە لە سا 25 لە ساسیتیە بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵێن نرخەکان لێرە بە جیاوازتر لەگەڵ بازارێک بە حکمیەوەی کە لە قەیرانەکان و هاوڵاتیان پێویستیان بەوە هەیە کە هاوکاری بکەن لە هەموو ڕۆیەکەوە ئێمە ژۆکو ئەو براندا هاتوین بەشداریمان کردوتیە و بە نرخێکە بە شێوەیەکی گشتی سوودمەند بن لێ ئەمێ ئاماژە بە خاڵێکی بکەم کە سپاسی ئەم ستافە بکەن کە لێرە یعنی وەکو کەناڵی پێیان بەسەریان کردینەوە و دەستخۆشییان لێکەین و هەروەها بران بازار بەڕاستی ئیشەکانیان ڕێکوپێک و جوانە و کارێکیان کردووە کە جێی دەستخۆشیە بە شێوەیەکی گشتی و هیوادارین هاوڵاتیان سەردانمان بکەن و لە نزیکەوە شتەکان ببینن و بەس نرخەکان بزانن چۆنە و بەراوردیشی بکەن لەگەڵ بازار ئەو کاتە دەرکەن کە نرخەکان بە شێوەیەکی گشتی لە ساڵح و لە بەرژەوەندی ئەوانە و بۆ هاوکاری ئەوان لێرە بە شێوەیەکی گشتی هەموو بازارەکە لە خزمەتی ئەوانە دانراوە. زۆر کاک پشتیوان ئەم جۆرە بازارانە تا چەند خزمەت هەم بە خاوەنکار دەگەێنێت دەم خزمەت بە کڕیار دەگەێنێ. بەڵێ یەکەم وەکو خاوەنکار بەڕاستی ئێمە لە قەیرانەکەین ئەتوانی بڵین ئەوەی کە موچە خۆرش بێت وەکو پێویست موچەکەی پێ نادرێ و دوا ئەکەوێت و هەڵبەت کۆمەڵە قەیران ڕووی کردێتەوە ئەم وڵاتە بۆیە خاوەنکارەکان لێرە هەوڵێن پشت بەخۆیان بەستن بەو کە ئیشکەن و پاڵپشتی خۆیان بکەن و هەوڵ بن هەم هەندێ بەڕێز بە بەرهەمە ناوخۆیەکان بەشداریان کردو هەوڵێن ماندووبوونی خوان لێرە بسەنمێن و بوونی خوان لێرە وەرگەرخەن و دەری بخەن بەنسبەت کڕارەکانیشەوە ئەتوانن کڕارەکان بێن لە دەستی یەکەم لێرە شتەکە وەرگرن یعنی ڕاستەخۆ لەو کەسانی کە لێرن ئەو کۆمپانیانێکیان لێرە بەشداریەکەن دەستی یەکەن دەتوانن بە سەردانی ئێرە بکەن و نرخەکان لە دەستی یەکەم بۆ هەردوو لا سوودمەندە هەم بۆ کەسانێک کە پیشەکانیان ئەتوانی بڵێ خەڵکەکە پاڵپشتیەکە بێ بۆیان کە لێرێن شتەکانیان لێ دەکڕن و ڕاستەخۆ ئیش معاملە ئەکەن بێکەوە ینی هەم سوودمەندە بۆ کڕیار و هەم سوودمەندە بۆ فرۆشیار لە هەم هەردوو ڕێکەوە. زۆر باش شێمە لای کاک عومەر عوسمان کاک عومەر تەجروبەک تا دیار بە بەرهەمی خۆماڵی بەشداری کردووە. زۆر بەخێر بێ. سپاس کاکدانە بۆ جەناب تو بۆ تەواوی بینەرانی کەناڵی ئاسمانی پەیامیش سپاس بۆ دەستخۆشین بۆ تۆڕی میدیایی کۆمەڵ کە ئەم دەرفەتەی بە ئێمە بۆم بڕان بازاڕەیە کە بەسەری کردنەوە دەستخۆشیشم بۆ بەڕێزانی کۆمپانیای شاربلار هێنە کە ئەمە دوم جارم بەشداریان لەگەڵاکەم جێگەی دەستخۆشی و جێگەی ڕێزەکە هاوشێوەی ئەمان کۆمپانیەکان تری هاوشێوەی ئەمان بتوانن کاریە ناوازەوە جوان بکەن بەڵام من خۆم بە بەرهەمی خۆماڵی بەشداریم کردووە تەواوی بەرهەمەکانم خۆماڵیە و زۆربەی زۆری هی هەورامانە لە خۆدا بەزیابێ شتێکی باشە و شتێکی وەک تقریبان توانین بڵێن براندێکە ماڵی هەورامان توانین بڵێن براندێکە بەڵام بەڕسمی هێشتا ئیجازەم بۆوە نەکردەوە بە براندێک. زۆر باشە بەرهەمەکانتان لە چی پێک دێت کوالێتەکەیان چۆنەوە؟ بەرهەمەکەمان لە گوێزە و کەشکە و هەنگوینە و ڕۆبەهەناری هەورامان و دۆشا و هەروە بێتەوە مێوژە و توی وشکە و تەواوی بەرهەمە خۆماڵیەکانە بە ئاستی کوالێتیشی ئەتوانم بڵێم لە تەواوی ئەوانەی کە هەوردەکرێن کوالێتیەکی لەوان باشتر نەبێ وەکو ئەوان دەرەچێ ئەوەی باشە ئێمە لێرە هەرچێکەکەین شتەکان خۆماڵیە ناچێتە دەرەوە ینی بەرهەمەکانمان تەواو بە تەواتی خۆماڵین هیچ جۆرێک چۆنەڵی تەزویر و تێکەڵکردنێکی لەم لاو لەولا هەیە هاوردە ئەکرێشتی
ئەو کاریگەری هەبووە لەسەر بەرهەمی ناوخۆیی کە بۆ نمونە لەم لەولانە بۆ وڵاتی ئێرانەوە کۆمەڵێک بەرهەمی ناوخۆیی ئەوە زۆر بەداخەوە بەڵێ ئەسەر لە یازال بەردەوامە ینی زۆربەی کات شتی ڕێزم شتی ئێرانی هەیە زۆر چاکە بەڵام توجارەکانی خۆمان خەڵکەکانی خۆمان کە ئەچنەوێ ئەوەی کە هەرزانە ئەوەی کە کوالێتی نیە ئەوەی کە زۆر زەرەری هەیە هەم بۆ لە ناوبانگی بەرهەمی خۆماڵێکی خۆمان ئەوە ئەیان دێرەوە بە سعرێکی زۆر ساغیەکاتەوە ئەوە هەم زەرەرە بۆ جوتیارەکانمان هەم بۆ باخەوانەکانمان هەم بۆ کڕیارەکانیش کڕیار سێقەی نامێن ینی ئێستا نەفەر هاتووە لای من تێتی کەشکم کڕیوە 2 ڕۆژ لەناو ئاوا بۆ نەرم نەبووەوە ئەمە ئەگەر مەوادێکی کەی تێکەڵ نەبێ کەشک لە ماوەی 8 ساعات تا 10 ساعات کەمتر لەوەش نەرمە بێتەوە ئەخرێ ینی ئەمە نمونەی بچوو ینی هەنگوینی ئێرانی ئێت هەر هەمووی شەکرە بەڕاستی ینی جیاکردنەوەی بۆ کڕیار زۆر قورسە ئەگەر کڕیارێک سێقەی بە من نەبێ یا سێقەی بەم هاوڕێیانم نەبێ لێرە ناتوانێت بڕیار با شتێکی خۆماڵی کوردی باش بکرێت زۆر باشە کاک عەبدولباست دەگەڕێمەوە لای بەڕێزە بەرزبوونەوەی نرخی دۆلار بەرامبەر بە دینار کاریگەری هەبوو لەسەر کۆمپانیاکان کاریگەری هەبوو لەسەر شتومەک لە بازاڕەکاندا بەتاکید بەرزبوونەوەی زیکەیتەوە مایکەکە بەڵێ بەتاکید بەرزبوونەوەی نرخی دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی ئەوە کاریگەریەکی زۆری هەبوو بە تایبەتی لەسەر بەرهەمە ناوخۆیەکان و بەرهەمە گەرەکیەکانیشی ئەمانە کاریگەری زۆری هەبوو بەڵام ئێمە وەگیکێتی هاوردە و ناردن کاران و جەنابەت لە پێشووترە بۆ پلانەکەی پلانماندا ناوە ئەبێ ئەم قەیرانە ئابوووریانە تێپەڕێنین ئێمە هەر نابێ سەرچاوی ئێمە و هەناردەکردنی ئێمە تەنها نەوت بێ و بەس ئێمە ئیستا بازاڕەکان هەوڵ ئەدەین ئەم جۆرە بازاڕانە بکرێتەوە بۆ پێشخستنی بەرهەمی ناوخۆیی بۆی بتوانین هەتا بەرزترین ئاست هەناردە بکەین و هەتا نزمترین ئاست هاوردە بکەین بۆ ئەوەی بتوانین لە قەیرانەدارایەکاندا لە کاتە جیاوازەکاندا بۆ داهاتوویش ئێمە سەرکەوتوو بین و ئێمە بەرهەمی خۆماڵی کشت و کاڵی لە بڕەودایە لە پێشکەوتنایە بە ئامەداری وەکو گۆشتی مریشک و هێلکە و هەنگون و هەنار و چەندها جۆری هێن ئێستا لە هەناردەکردندایە بەڵام بە شێوەیەکی کەم و خۆتان ئەزانن ئەوە مەسایلی پیشەسازیش هەنێ لە جۆرەکانی شامپۆ هەیە هەنێ لە جۆرەکانی مثلا چمەنتۆ هەیە کەرەستەی بینەسازی مەوادی کوالیتین لە هەموو وڵاتانەی ئێمە بەس ئێمە ئێستا هاوکاری هەموو بازرگانەکانەکەین وەکیکێتی هاوردەکاران بۆ ئەوەی ئەم جۆرە بازاڕە دروستکەین بۆ ئەوەی بەرهەمی خۆماڵی و هەناردەکردن زیاد بکەین بۆ وڵاتی خۆمان زۆر باش کاک عەبدولباست ئەوەی کە گرنگە شوێنە بەڕاستی لەوانەیە ئەم شوێنە تۆزێک بچووکتر بێ ینی زۆر گونجاو نەبێت بۆەوەی کە زۆرێک لە بەرهەمەکان نمایش بکرێت لێرە کارتان لەسەر ئەوە کردو کە لایەنە پەیوەندیدارەکان وەکو یەکێتیەکەی ئێوە یاخو لایەنی پەیوەندی داری دیکە کە کار لەسەر و کە شوێنێکی گونجاوتر بۆ خاوەنکارەکان دابین بکات بۆ نەگەر پێشانگانی و دەوڵەتی وەربینەوەش لەلایەن کۆمپانیایەکەوە بۆ ڕێوە دەچێت بەڵام ئەگەر حکوومەت داوکاریان بێت باشتر نییە بۆی شوێنێکی گونجایمەوە دابین بکات وڵا بەنیسبەت هاوڵاتیانەوە شوێنێکی وەک ئێرە ئەگەر بێت و ڕێک بخرێ وەکو کۆمپانیایەکی شاربلاین ئامادەکاری بۆ بکە بازارێکی نی پێ بکە لەو باوەڕام و بەشایەتی هەموو هاوڵاتانیش ئەم بازار نزیکانی ناوسەنتەر بەڕاستی ئیسفادەیەکی زۆرە بێ بۆ هەموو هاوڵاتیان یعنی مثل هاوڵاتیان هاتوو بۆ بازار هەر بۆ سەردانێکیش بێ سەردانی ئەم جۆرە بازار لە بەرەوەی زۆر نزیکە لە سنتەری شارای و ئەم شوێنش شوێنێکی گەورەیە ئەگەر حکومەت هاوکاری مثلا ئەم جۆرە کۆمپانیانە بکە وەک شاربلاین و ئەوانە ئەم جێگەیە هینی بکەن شوێنێکی سنتەرە و زۆر ئیسیفادەی ئەبێت زۆر باشە ئێوە کارتان لەسەرەوە کردووە کە بەرهەمی ناوخۆیی هەناردەی دەرەوە بکرێت کەمە گرنگێکی زۆری هەیە کە دەبێتە خزمەت بۆ جوتیاران و بۆ کەسانی کە لە ناوخۆی خۆمانە کار دەکەن بەڵێ بەڵێ ئێمە بەڕاستی هەر 2 هەفتە پێش ئێستاش عینەن پێشانگایەکی وەکم پێشانگایە لە گەرمیان لە کەلار هەر بە هاوکاری ئێمە
بە بەشداری هاوڵاتیانێکی زۆر بەرهەمی خۆماڵی و کشت و کاڵی و ئەمانە هین کراوە و ئیشمان کردووە لەسەری و بەردەوامیش ئەبین و بە تایبەتی وەک جەنابەت ئەڵێ بۆ هەناردەکردنی بەرهەمی خۆماڵیمان زۆر باش و بەردەوامیش کاری لەسەرەکەین ئێمە و بە تایبەتی ئەم جۆرە پێشانگایانە کە ئەکرێتەوە چونکە ئیستا ئێمە جاران زیاتر خەریکی هاوردە بوون بەس ئیستا عکس بووینەتەوە وەکو یەکێتی هاوردەکاران ئەمانەوێ بەرهەمی خۆماڵی هەناردە بکەین بۆ ئەم ئامانجە ئێمە هاتووینەتە ناو شارەکانەوە کە زیاتر سەرپەرشتی پێشانگە ناوخۆیەکانەکەین بۆ مەبەستی هەناردەکردن زۆر باشە کاگوسە دێمە لای بەڕێز دەمەوێت کە کریارێک بێت ئێرە چۆن بزانێ هەنگوینێکی ئەسلی بکرێت دەمەیەک وە دواپیامی خۆشە بڵاوکێت چکە دەرفەتمان زۆر کەمە بڵێ ئێمە وەکو بەرهەمەکەی خۆمان هەنجوین هاوڵاتی ینی ڕێگاکەی لێون بووە چۆن بیکڕێ ئێمە داواکارین لەلایەنی پەیوەندیدار لە وەزارەتی کشت و کاڵ و یەکێتی هاوردەکاران و ناردنەدەرەوە ئەوان پشتیوانیمان بکەن بە ڕێگریکردن لە بەرهەمە ساختەکان و کە بەرهەمە ساختەکان داخڵ نەبوو ڕێگری لێکرا ئێمەش دەتوانین بەرهەمە خۆماڵەکانی خۆمان پێشکەش بە هاوڵاتیان بکەین و ئیسفادەشی لێ بکەن تەکید دەکەینەوە لەوەی کە ئێمە نرخ بەرز ناکەینەوە نرخ بەرز ناکەینەوە ڕێگری بکرێت لە هێنانی هەنجی دەرەوە کە هەنجی ناوخۆی هەموو وێران کردووە ئەنواع نەخۆشی و ڤایرۆسی پێوەیە دێت داخڵ دەبێت بە داواکاریشین لە هەموو هاوڵاتیانی خۆمان بێن سەردانی ئەم جۆرە بازاڕانە بکەن لەبەرەوەی سودمەندی یەکەم ئەوانن بە دەرەجەی یەک سودمەندی یەکەم ئەوانن بۆ لەبەرەوەی ئێمە وەکو من کە بەشداریم کردووە ئەو بەرهەمەی کە هەمە هاوڵاتی پێی ئاشنا دەبێت دەزانێت کە لە ڕێگای ئەو ڕقم تەلەفۆنانەوە بەکاری بێنێ و ئیسفادەمان لێ بکە لە باتیەوەی کە موادی دەرەکی و خراپ بکڕێ نەخەڵەتێنرێ وە کۆمپانیاکانی کەش ئەم براند بازارە کە یەکێتی هاوردەکاران و ئەم کۆمپانیا بەڕێزە و لایەنی پەیوەندیدار ڕەخساندویانە شتێکی زۆر زۆر باشە بۆ لەبەرەوەی ئەو کۆمپانیانەی کە بەشداری دەکەن دەستی یەکن نیان داوەتە بازار نرخی بچێتە سەر لەبەر خاتری ئەوەی کە بەرهەمەکەشیان ئاشنا بێ بە خەڵک بە سعری کەمتر دەیدەن بە خەڵک زۆر سپاسی ئەو سافەی ئێرە دەکەین کۆمپانیا یەکێتی هاوردە و هاوردەکاران و لایەنی پەیوەندیدار لە ڕووی ئەمنیەوە هیوادارین ئەم بازاڕە بەردەوام بێ لەبەرەوەی لە سنتەری شارایە وەکو بەڕێزیانی شارەی پێدا هاوڵاتی دەتوانێت بە پاس بێت نەک بە تەکسی بڕوا بۆ شوێنی دوور لەبەرەوەی کە دوور بوو هاوڵاتی وەک خۆی لێرێتەوە دوو تەکسی بگرێ زەرمەند دەبێت ینی ئەو موادەی کڕیوێت یەچێتەوە مەقابلی بازاڕێک زۆر سپاسان دەکەین کاک پشتیوان زۆر بە کورتی کاتمان زۆر کەمە دواپیامی خۆت بگەینیت وڵا دواپیامی من ئەوەیە کە ئەم شوێنانی کە ئەکرێتەوە زیاتر هاوکاری کۆمپانیەکان کرێت لە ڕووی حکوومەتەوە بۆی ئیشەکان زیاتر بکرێت و هەروەها ڕێگری بکرێت لە هێنانی شتی ساختە و لە ڕێی کوالیتی کۆنتترۆلەوە ئەو شتە دەست بەسرا بگرێت و هەوڵ درێت ئەو شتە دووبارە نەبێتەوە شتان کەس وڵاتمان لەوە شت بووە زۆر وێرانە زۆر سپاس کامیانی بەنامەکەمان سپاس بۆم دەرفەتە سپاس بینەرانی عەزیز تا ئەم کاتە بینەرمان بوون دەگەڕێمەوە لای شوان سپاس کە ئەم دەرفەتتان بە ئێمە بەش وەڵە زۆر سپاس بۆەوە کارمان دانیار لە براند بازارەوە لەگەڵمان و بۆ باستنەوەی تەوەرێک بینەرانی عەزیز بە هاوکاری هاوکارانم لە پەیامە بەم شوەیە پرۆگرامی ئەمڕۆی پەیامی ڕۆژ بە کۆتا هات بەخواتان ئەسپێرین لە ئارامیا بن خواتان لەگەڵ